بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاو و ڕەحمەتی خواتان لێبێت بینەرانی عەزیز دڵخۆشین جارێکی دیکە لە بەرنامەیەکی نوێی پیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم کاک جەلال هاتینەوە خزمەتان. ئەمڕۆژ کۆمەڵێک بابەت و کۆمەڵێک تەوەرمان بۆ ئامادەکردون دەخوازین کە سەرجەم بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عەزیز بێت. سپاس دەنێر. بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ. بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان لە دوو تەوەری سەرەکی لەگەڵ کۆمەڵێک ڕاپۆرت و زانیاری و لەگەڵ پەیامبەرانمان پێکهاتووە. لە یادنەکردنی چاکەی یەکتر یا خۆت وەفادار بین بەرامبەر و چاکەی کە هاوڕێکانمان دەوروبەرەکانمان کەسێکی بێگانە بەرامبەرمان دەکرێت بۆ کات و سات و ڕۆژی خۆی چۆن دەبێت ئەم چاکە و وەفاداریەمان لە یاد نەچێت و جارێکی دیکە بەرامبەری بە وەفا و چاکەکار بین. کامە تەوەری یەکەمی پەیامی ڕۆژ. وڵازان لە تەوری دومی بەرنامەکەماندا باز لەو ناڕەزایانە دەکەین کە لە یانەکانی کوردستاندا ڕوو دەدەن زانین دەستێوەردان هەیە لە یانەکانی کوردستاندا کە لێرە لێ باز لەوە دەکرێت کە دەستێوەردان دەکرێت و زۆر جار ئەنجامەکان بە دڵی کەسانی ئەوانەی یاریزانەکان نابێت. گفتوگۆ دەکەین لەسەر کێش و گرفتەکانی یانەکان لە هەرێمی کوردستاندا و بزانین کێش و گرفتەکانیان چین وە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ڕۆشنبیری و بابەتەکان چۆن یارمەتیان دەدەن کە بتوانن لە بابەتی وەرزشدا سەرکەوتنی خۆیان بەدەست بێن. دەستپێک وەک هەمیشە دەچینە لای کەش و هەوا بە تایبەتی لە ئێستادا کە لە وەرزی بەهارداین هەرچەندە لە چاو ساڵانی ڕابرد و ڕێژەی باناباری کەمەوە بەهاریش ئەوەندەی کە دڵنیام زۆری نەمان چوینەتە دەرەوە جیاواز لە ساڵان سەوزایی و دەشت و جوانیەکانی ساڵانی پێوە دیارێ. بەڵام بابزانین کە لە وەرزی بەهاریشدا کەش و هەوا زوو گۆڕانکاری بەسەردا دێت. پێشبینیەکان بۆ کەش و هەوای شار و شارچووکانی کوردستان چۆنە؟ وڵازان لە تەوەریەکەم بەرنامەکەماندا باز لەوە دەکەین کە چۆن وەفادار بین بەرامبەر ئەو چاکانی کە بەرامبەرمان دەکرێن و لە یادی نەکەین لەوبارەیەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت ئەو کەسی کە سوپاسی کەسی بەرامبەرەکەی نەکات سوپاسی خوای گەورە ناکات. ئەمە دلیلی ئەوەیە کە وەکو فەرزێکی لێ هاتووە کە کەسێک چاکێکمان بەرامبەر دەکات پێویستە سوپاسی بکەین و پێویستە ئێمەش بە هەمان شێوە بەدەمیەوە بچین و وەفادار بین بەرامبەر ئەو چاکەی کە گرنگیمان پێ دەدەن. وەروها لایەنی پیرۆزی ئیسلامدا چاکەکردن بەشێکە لەو خێرانی کە موسڵمانان بەرامبەر یەکتری دەیکەن و پشتێکە لە پشکی باوەڕداران کە پێویستە موسڵمانان بەرامبەر بە یەکتری ئەنجامی بدەن. کەواتە گرنگترین خصلەتەکانی لە یادبوون لە کاتی تنگانەدا زۆر جار بەرامبەرەکەمان کاتێکە چاکەیەکمان بەرامبەر دەکا بەڵام هەر کاتێکیش بارودۆخ و ساتەکەی یا هەڵوێستێک و قسەیەکی چاکەکاری بەرامبەرمان ئەگەر بە دڵمان نەبوو ئیدی هەموو چاکەکانی زەربی سفر دەکەینەوە هەمووی لە یاد دەکەین و خراپە بەرامبەرمان دەکەین. زۆر جار ئەگەر ئێمە لە ناو خێزانەکانیشمان لە یەکی بینەوە ئەگەر چاکی یەکترمان لە یاد بێت تەنانەت با لە بچووکترین شت کە محیبەتێکی ئاسایی دەوروبەرەکەمان ئەگەر بەرامبەرمان بکرێت ئێمە لە یادی بکەین لە سەلام و کەلام و لە سەردانکردنێک دڵنیام گرفتە خێزانیەکان زۆر زۆر کەم دەبنەوە. بەڵام ئەم ڕۆوای لێ هاتووە چاکەکانی بەرامبەرمان هەمیشە وەکو بەرژەوەندی لە یەک دەدەینەوە. ئەگەر بێت و کەسێک چاکەیەک بەرامبەرمان بکات ئێمە بە بەرژەوەندی شخصی لە یەکی دەدەینەوە
هەر بۆ یەک لە کات و ساتی خۆشیان کە دەبێ وەفادار بین بەرامبەری دەڵێن بەرژەوەندیەکەی وا خواستویەتی کە لەو شوێنەدا و چاکەمان بەرامبەر بکە. ئەمە وای لێ هاتووە کە متمانەمان بە چاکەی یەکدی نەمێنێت کە ئەمە کارێکی زۆر زۆر خراپە. لەسەر ئەم بابەتە قسەی زیاتر لەگەڵ بەڕێز مامۆستا محەممەد چیمەنی دەکەین لە ستۆدیۆمان بزانین لە یاد نەکردنی چاکە یەکتری تا چەند ئەرکی سەرشانی مرۆڤ اینجا مسلمان دەبێ بە تایبەتی. مامۆستا گیان بەخێر بیت. زۆر سپاسان سپاس بۆ دەرفەتە دەستان خۆش. سپاس بۆ خێر. مامۆستا لە یاد نەکردنی چاکەی یەکتر ئەرکە واجبە و دەرەنجامەکەی چییە؟ بەڵێ بە ناوی خوای گەورە و میهرەبان سپاس بۆ بەڕێستان بانیتان پڕ خێر و خۆشی بێ. سڵامان بۆ بینەرانی خۆشەویست. بەڵێ لە یاد نەکردنی چاکەی بەرامبەر یەکێکە لە ئەو یاسا گرنگانەی کە قورئانی پیرۆز وەکو یاسایەکی گشتگیر ئاماژەی پێ کردووە کە لە ئاەتێکدا خوای پەروەردگار ڕوونی کاتەوە فەرمێ وەلا تەنسەو الفەضڵ بەینەکوم. یعنی موسڵمانان ئێوە بە جۆرێ بژین کە چاکە و پیاوەتی و باشبوون و یا باشەکانی یەکتر لە بەرچاو هەمیشە لە بەرچاوتان بێ و لە یادی مەکەن. ئەم ئاەتە دەکرێت وەکو قاعیدەیەکی گشتی وەکو بنەمایەکی سەرەکی مسلمان لە هەموو بوارەکانی ژیانە ئیشی پێ بکە، لە هەموو ئاستێکە لە نێوان هەموو کەسێکە. ئەگەر چی ئەم ئاەتە هۆی دابەزینەکەی سەبارەت بە تەلاق و جیابوونەوەی نێوان ئافرەتان بووە، پیا و ئافرەتێک کاتێککە جیابنەوە خوا فەرمێ وەلا تەنسەو الفەضڵ بەینەکوم، ئێوە ژیانێکی زۆرتان لەگەڵ یەکتریا بەسەر بردووە، خۆشی و ناخۆشیتان بەیەکەوە بینیوە، گەشت و سەیرانتان بەیەکەوە کردووە، منداڵتان پەروەردە کردووە، هەموو ئەو وێزگانەی تر کە لە ژیانی ژن و مێردێکا هەیە. لەبەرەوە ئێستا کە جیا ئەبنەوە یا ئێستا کە ناگونجێن لەگەڵ یەکتریا یا بڕیاری جیابوونەوەتان داوە، ئێستا ئەو چاکانە لەبیر مەکەن کە چەندین ساڵ بۆ یەکتری هەتان بووە. بێگومان کاتێک کە پیا و ئافرەتێک من وسم لەوە دەست پێ بکەم چینە سەر بابەتەکانی تریش، پیا و ئافرەتێک کاتێک کە بەیەکەوە چەند ساڵێک ئەژین حتمەن چاکەی زۆر بۆ یەکتریەکەن، ڕەنگە شەو نخۆنی بکەن بە دیاری یەکتریەوە، یعنی ئەزیەت و ئازار بە یەکتریەوە ئەبینن، قوربانی بۆ یەکتریەدەن. بۆیە خوای تەعالا فەرمێ مسلمان ناکرێت سفلە بێ، مسلمان ناکرێت بێوەفا بێ، ئەمەک بێ ئەو چاکانە لەبیر بکە. طبعا ئێمە بەداخەوە بینین کە ئێستا ڕێژەیەکی زۆر تەلاق و جیابوونەوە هەیە لە کۆمەلگایە و هەندێک جار ئەبینین بەداخەوە کاتێک کە ئەگاتە بابەتی جیابوونەوە یا ئەگاتە ئەو حاڵەتەی کە ژن و پیاوێک بەیەکەوە ناگونجێن، هەرچی خراپەی یەکتری هەیە ئەیهێننەوە مەیدانەوە، یا هەرچی چاکەی یەکتری هەیە جارێکی تر لە بیری ئەکەنەوە و کە ئەنەما ئەم ژن و پیاوە ڕۆژێک بەیەکەوە نەژیاون، بە ڕۆحی ئینتیقام و بە ڕۆحی تۆڵەسەندنەوە لەگەڵ یەکتریا مامەڵاکەن. جا پیاوچاکێک لەگەڵ خێزانەکە کێشەی بوو، ئەویست تەلاقی بات، پرسیاریان لێ کرد، وتیان فڵان کەس بۆ ژنەکەت تەلاقە دەی، چ عیبێکی هەیە؟ وتی العاقل لا يهتك ستره، عاقل کەسی ئینسانی عاقل حیا و حرمەت و شەرەفی خۆی باس ناکا بۆ خەڵکی، منەوە خێزانمە، چۆن نەبێ بچم عیب و کەم و کوڕەکانی ناو خەڵکیە باسکە. پاش ماوەیەک تەلاقیدا وتیان ئیدەی باشەوە تەلاقتدا، ئێستا لەبەرچی تەلاقتدا عیبی چی بوو؟ فەرمووی ئێستا خێزانی من نی، ئێستا بێگانەیە بۆ من، بەچ مافێک من بچم باسی ئەو ئافرەتە بکەم. یعنی ئینسان ضرورە لە هەر ئاستێکا بوو بە تایبەت لە نێوان ژن و پیاوە ئەم یاسا قورئانیە لەبیر نەکا کە هەمیشە چاکە یەکتی لەبیر بێ. ئەگەر جیا بوو بێتنەوە یا جانە بوو بێتنەوە، خۆ ئەگەر جانە بوو بێتنەوە زیاتر. بەڕاستی لە حەدیث هاتووە فەرمێ خوای پەروەردگار تەماشای ئافرەتێ ناکا کە چاکە و پێزانینی نەبێ بۆ پیاوەکەی، کە ئەو پیاوەچێت تا ئێوارە ماندووبوون ئەبینێ، ناڕەحەتی ئەبینێ، یعنی ئەزیەت و ئەشکەنجە و ئازار ئەبینێ، بۆی ئەو ماڵ و مناڵە بە سەربەرزانە بەخێوکە. بە پێچەوانیشەوە بەڕاستی پیاویش ئەبێ ئەو ئەرکو ئەو زەحمەت و ئەو ماندووبوون و ئەو ڕەنجەی کە ئەو ئافرەتە ئەیبینێ کە پێم وایە بە چەندین پیاو ناتوانن مناڵێک بەخێو بکەن، کە ماڵ بەخێو بکەن، کە نان و چێژ بۆ میوان دروستکەن. یا بۆ نمونە ئافرەتێک بە درێژایی ساڵ ئەم ئافرەتە چاک بووە لەگەڵ ئەم پیاوەیە، نان و چێشتی بۆ میوان دروست کردو، میوانی بەڕێ کردو، منداڵی بۆ بەخێو کردو، ئێستا گرفتێکی بۆ دێتە پێش، یا مەسەلەن نەخۆشیێکی بۆ دێتە پێش، یا جارێ جارەکان ئەڵێ ناتوانم، ئیتر ئەو پیاوە هەموو ئەو چاکە و ئەو لە ڕابردووە ئەو باشانی کە لەگەڵ ئەم پیاوەیە کردوێتی هەمووی لەبیرەچێتەوە. ئەمە لەگەڵ موسڵمانە ناگونجێ وە لایق نییە. ئەمە لە سەبارەت بە ژن و پیاو ئەگەر پێتان خۆش بێ ئەکرێ لەسەر بابەتەکانی تریش هەر قسە بکەین. زۆر باش مامۆستا، هەر لەسەر ئەو بابەتە لە نێو خەڵکیشدا ئەوە هەیە کە بۆ نمونە
چاکەکەی بیرەچێتەوە ئەگەر بچووکترین هەڵەیەکیشی بەرامبەر بکات هەر ئەوەی بیرە و تەواوی هەڵەکانی ڕابردووشی دێتەوە بیر. بەڵام ئەو هەنگاوانە چین کە ئێمە هەمیشە ئەو چاکەیەمان بیر بێت کە ئەو کەسە بەرامبەری کوردین، یانی لە یادمانەچێت ئەو چاکانی کە بەرامبەری کوردین هەڵەیەکیشی بەرامبەرکردین کە چاوپۆشی لێ بکەین و چاکەکانی وا بکات کە بیر لەو هەڵەی نەکەینەوە. بەڵێ وەڵام من ئەڵێم یعنی یاسایەک بۆ ئەوی کە ئینسان جوان بژی لە ژیانە و ضرورە بەڕاستی ڕەچاو بکرێ ئەوەیە کە ئینسان ئەبێ حەز بکە چۆن خەڵک مامەڵەی لەگەڵا بکە ئەمیش ئاوا بێ لەگەڵ خەڵکیە. چەنێ لەسەر دڵت ناڕەحەت و ناخۆشە ئەگەر تۆ چاکەیەک لەگەڵ کەسێکا کردبێ ئەو کەسە لە جیاتی ئەوەی بە چاکە وەڵامت بداتەوە هەر لە بیری بچێتەوە. یعنی تەماشای ئیسلام کە هیچ جانبێکی فەرامۆش نەکردووە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمیە من صنع إليكم معروفا فكافئوه. هەر کەسێ لەگەڵ ئێوە چاکەیەکی کردی وش چاکەی لەگەڵا بکەن. کابرا دیاریەکە پێ بەخشێت تۆش دیارێکی پێ ببەخشە. یەکێ سەردان تەکات تۆش سەردانی بکە. یەکێک لە ناڕەحەتیا دێ بە هاناتەوە توش بە هانایەوە کاتێکە ئەو تووشی ئەو حاڵەتە بوو. فإن لم تجدوا ما تكافئوه خۆ ئەگەر هیچتان بەدەستەوە نەبوو ئێوە مکافئەی بکەن دەستخۆشی لێ بکەن پاداشتی بدەنەوە فادعوا له ئەوەندە بۆی بپاڕێنەوە ئەوەندە سوپاس و پێزانین دەربڕن هەتا کابرا وا هەز بکە پاداشت داوەتەوە. ئێستا جاری وایە تۆ چاکە لەگەڵ کەسێکاکەی ئەوەنە پێزانینی هەیە ئەوەنە دەستخۆشی هەیە ئەوەنە یعنی سوپاس دەکا تۆ ماندوێتیت ئەحەسێتەوە. بەڵام هی وای شەیە تۆ لەگەڵ مەهماکان چاکە بکەی نەک پاداشت نادات و نەک سوپاست ناکات لە بیریشی ئەچێ. یعنی ڕۆژێ لە ڕۆژان ئەگەر تۆ شتێکی بەرامبەر بکەی هەموو ئەو چاکانی لە بیر دەچێتەوە. بۆیە بەڕاستی ضرورە ئاگامان لەم حاڵە بێ. ئەبینی کەسێکە بەڕێوەبەرێکە کارمەندێک لە لای ئیشەکە چەند ساڵە ئەم کارمەندە ئیشی جوانی کردووە وەزیفەکەی خۆی بە ڕێکوپێکی جێبەجێ کردووە ڕۆژ لە ڕۆژان ئەگەر هەڵەیەکی کرد ئەبێ ئەم هەڵەیە ئەو هەموو چاکە زۆرە ئەم هەڵەیە داپۆشیە. ئەڵێن لوقمانی حەکیم جارێک لەگەڵ کەسێکە دەشتێکە بە ڕێگادا ئەڕۆن برادەرەکەی خیارێکی پێبێکا بە دوو کەرتەوە کەرتێکی ئەدا بە لوقمان و کەرتێکیشی خۆی خوا. پێش ئەو لوقمان کەرتەکەی خۆی خوا سەیرەکە ئەم خیارە زۆر تاڵە بەڵام ئەڵێ بەڕاستی خیارێکی زۆر شرین و خۆشە. کابرایش ئەڵێ بێ قەزابی خیار هەر خیارە دەبا بزانم ئەم خیارە چیەوە تۆوەنە وەسفیەکەی قەپێکی لێدا سەرێکا زۆر تاڵە. ئەڵێ کامە شرینە ئەم خیارێت ئەڵێ ژارەوە نەتاڵە. ئەڵێ ئاخر من ئەوەنە شرینیم لە تۆ چەشتووە کە ئێستا ئەم تاڵیم بۆ شرین بکات. یعنی تۆ ئەوەنە چاکە لەگەڵا کردووم ئەگەر ڕۆژێ لە ڕۆژانیش شتێک بەدڵم نەبوو من یعنی ئەو چاکانە ئەم خراپە داپۆش. ئەو گفتارانە دەبێتە مایەوەی کە پەیوەندیەکانی نێوان هاوڵاتیان پەیوەندەکانی نێوان خەڵک خزم و خوێش پتەوتر بێت و بەهێزتر بێت لە نێوانیان دەواتە هیچ ڕقوقینێکیش نامێنێت دەگەر ئەم جۆرە گفتارانە هەبێت لە بیندا. زۆر ڕاستە ئەم بابەتەیش یعنی وەکو بڵێ ئیش پێکراوە لە حاڵی حیاتە و لە دوای مردنیشە. یعنی من منەیەکت عەرز کەم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ اذكروا محاسن موتاکم ئێوە هەڵسن چاکەی مردوەکانتان باس بکەن یعنی لە یادی مەکەن باوکو دایکێک کە هەتا مردووە خزمەتی کردووی برادێک ڕەفیقێک یعنی یەکی لە ئەرکەکان ئەوەیە کە ئێمە لە دوای مردنیش دوعای خێر بۆ ئەو کەسانە بکەین کە چاک بوون بەرامبەرمان کە ڕۆژی ڕۆژان ئەزیێتیان لەگەڵا بینیون وەقول ربی ارحمهما كما ربياني صغيرا خوای ڕەحم لە دایک و باوکم کە چونکە ئەوان ئێمەیان گەورە کرد و پەروەردەیان کردین. یا بۆ نمونە یعنی دایکمان عایشە ڕۆژێکە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر باسی خەدیجەکە چونکە یەکەم خێزانی بووە و زۆر چۆن ئەڵێ لە خزمەتیا بووە پارە و سەرۆت و سامانی ڕۆژی ئەو باوەڕی پێناوە کە کەس باوەڕی پێ نەهێناوە هەر باسیەکات. عایشە فەرمێ ئەی پێغەمبەری خوا باسەوە ئەم پیرێژنە بۆچی ئەوەنە باسیەکەی خوای گەورە ئافرەتێ باشتری بە تۆ بەخشی کە مەبەستی خۆی بوو کە ئەم کچێکی عازە بە و خەدیجە 15 ساڵ پێغەمبەری خوا گەورەتر بووە و فەرمووی واللهی قەت خوا لەو باشتری پێ نەداوە. ئەو ڕۆژێ سەری خستم کەس پشتیوانم نەبوو ئەو ڕۆژێ بەڕاستی زانیم کەس منی بەڕاست نەزانی ئەو ڕۆژێ پارە و سەرۆت و سامانەکەی خستە بەردەستم کە هیچ پارەیەک لە بەردەستمان نەبوو. ها دوای مردنیشی چاکەکەی لەبیر ناچێ. یا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕۆژێک کە لە مەکە دەرێکەن دوای مطعمی کوڕی عەدی پەنای ئەدا لە ناو عەرەبیش هەر کەسێکی پەنا بدایە ئیتر کەس بۆی نەبوو دەستی بۆ بەرێ. هەر چوار کوڕەکەی پڕچەک کرد و لە چواردەوری کەعبە داینا فەرمووی محەممەد لە پەناوی منایە لە پشتیوانی منایە هیچ کەسێ بۆی نێدەسی بۆ درێژکە.
ئەو پێغەمبەری خوا هاتەوە ناو مەکە بەبێ ئەوەی کەس بتوانێت دەستی بۆ درێژکە. دواتر کە لە جەنگێکا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کۆمەڵە کەس بەدی لەگرێ فەرمووی ئێستا مطعەمی کوڕی عەدی لە ژیاندا بوایە و داوای لێ بکردمایە ئەو ئەسیرانە ئازاد بکەم ئەم کردە خاتر ئەو پیاوە ئازاد مەکرد کە لە بێباوەڕێکیش بۆ لە ژیانیشان نەماوە. بۆیە ئینسانی مسلمان بەڕاستی زەرورە ئەمەی وەکو یاسایەک لە ژیانە ئیشی پێ بکە. ئەمە بۆ باوکو کوڕ واریدە، بۆ خێزان واریدە، بۆ کەسێک کە لە فەرمانگەیەک ئیشەکە واریدە، بۆ دوو ڕەفیق کە بە یەکەوەن واریدە. نابێ ئینسان چەند ساڵە تۆ ڕەفیق و برادری ئێستا کێشەیە کەوتوتە نێوانتانەوە هەموو ئەو شتانەی نێوانتان ئەبێ ئەمانەت بێ و پارێزراوە بێ. ئەم ڕۆی لێ هاتووە ئەگەر ئێستا من بەتێبە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بابەتێکە کە توانین زۆر جار ڕقی تیا هەڵڕێژی و خۆشەویستیشی تیا هەڵبڕێژی. ئەگەر من پۆستێک لەسەر جەنابەت بکەم وەسفی جەنابەت بدەم خەڵکێک بە خراپ تعبیرەکەی ئەمە دەکەن لەوەی کە ڕەنگە ئەمە جۆرێک لە دەربڕینی خۆشەویستی وەفا بێ بۆ بەرامبەر بۆ جەنابەت. بۆ ئەم لێکدانەوە خراپانەی کە دەکرێن لە مقابلەوەی کە ها فڵانی تۆ لەگەڵ فڵانە کەسا بینت چی لە بینتانایە ئاوا نزیکن لە کاتێکە ڕەنگە تەنها محیبەت و وەفاداری هەبێ چۆن وەڵامی ئەم تانۆتە شەرە بدرێتەوە. وەڵام من ئەڵێم بەڕاستی نابێ گوێ بدێتە ئەو جۆرە بیرکردنەوە سلبیانە و ئەگەر کەسێک چاوەڕوانی ئەوە بێت کە هەموو خەڵک لێ ڕازی بێ و خەڵک قسەی لەسەر نەکا بەڕاستی ئەوە لە مەحاڵەکانە وەشتی وان نایەتە ئاراوە بە هیچ جۆرێک. بۆیە من ئەڵێم با جوانەکان دەرخین، با جوانەکان ئاشکراکەین، با کەسە جوانەکان دەرکەون. بەڵام ئینسان ئاگاداری ڕیابێ، ئاگاداری ئەوە بێت کە ئەمە لە پای مەسلحەت و بەرژەوەندیەکی دنیایی نەبێ. کەسێک جوانە با جوانەکانی دەربکەوێ، کەسێک ئیشی باشەکە با باشەکانی دەربخرێ. ئەمە لە سەردەمی پێغەمبەری خوا وارد بووە و لە دەیان شوێنە وارد بووە. پێغەمبەری خوا فەرمێ ئەعلەم الناس بالحلال والحرام معاذ، شارەزاترینی ئەو خەڵکە معاذە کاکە. ئێو کاتە پێغەمبەری خوا ئەمەی بە ئاشکراوت و خۆ ڕەنگە گەر فەیسبوک وایسە لە فەیسبوک بیوتایە ئەفڕەضکم زەید، لە هەمووتان شارەزاتر لە بابەتی میراتە زەیدە. یا بۆ نمونە بە سەحابەی فەرمووە لە کاتی جەنگا فەرموویەتی ئێڕمی فیداکە ئەبی و ئەومی، بەدایک و باوکو بە قوربانت بم تیریان تێ بهاوێ. یام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاوە دەست معاذی گرتووە بردوێتی ئەولا فەرموویەتی یا معاذ والله إني لأحبك، معاذ سوێن بخوا من تۆ بخۆشەوێ. یعنی پێغەمبەری خوا لایەک کە دەستی گرتووە ئەمە مانای ئیهتیمام و گرنگی پێدانە. لایەکە سوێندی بۆ خواردووە ئەمە دیسانەوە گرنگی و ئەهەمیەت پێدانە. لایەکی تر کە وتوێتی من خۆشمەوێ، پێغەمبەری خوا کەسێکی خۆش بێ بێت چی گەورەیە بێ و چی دیارەک بێ. یعنی پێغەمبەری خوا شەرمی لێ نەکردووە. یا بۆ نمونە لەناو هەموو خەڵکیە یەکێ لە هاوڵان پرسیاری لێکەن ئەڵێنەی پێغەمبەری خوا کێت لە هەموو کە زیاتر خۆشەوێ؟ ئەفەرمێ عایشە خێزانم، یعنی پێی عیب نییە، پێی شەرم نییە. ئەفەرمێ پێغەمبەری خوا نا من بەستم پیاوانە. ئەفەرمێ باوکی کاکاتە غەزووری. ئێستا تۆ بڵێ غەزوورم خۆشیڵێن بەخوا زاوایەکی ملپانە وانە لەبەر ئینسانە بێ گوێی نەداتیە. تکا با جوانەکان دەربخەین. ئەم پەیام ڕوو لە هەموو خەڵکیە، ئەوانەی کە باشن مەدح و سەنایان بکەن بۆی کە زیاتر باش بن، دەستخۆشیان لێ بکەن بۆی زیاتر باش بکەن. ئەوانەی کە شتی جوانیان لێ ئەبینرێ با جوانەکانیان پەخش بکرێ لە نێو کۆمەلگایە. بەڕاستی نابێ ئینسانیش گوێ بداتە ئەو بربەست و ئەو لەمپەرانەی کە لە ژیانە بۆی دروستەکرێ. هەر کارێک بکەی، هەر شتێک بکەی ئیلا خەڵکانێک ڕخنت لێگرن، خەڵکانێک قسەی بە جۆرێکەکەن، تۆ بێ گوێ نەدەیتە ئەوانە بەردەوامی لەسەر ئیشی خۆت. یەک قسێ لە کۆتایە ئەگەڕمەوە، هەندێک تەلەبە هاتبوون بەلای ئیمامی مالیک دەرسیانە خوێند. لەپڕ وتیان فیل هاتووە، فیل. ئیتر تەلەبەکان هەمویان وتە مامۆستا حەزەکەی بچین سەیری فیلەکە بکەین. مامۆستاوتی دەبڕن سەیرێکی بکەن و وەرنەوە دەرسەکەتان بخوێنن. هەموو تەلەبەکان ڕۆیشتن، یەکێکیان نەڕۆیشت. مامۆستاوتی ئەی تۆ بۆ ناڕۆی سەیری فیل بکەی؟ وتی مامۆستا من ڕێگەیەکی دۆرم بڕیوە بۆ ئامانجێک هاتووم کە بریتێ لەوەی دەرس بخوێن، من نەهاتووم سەیری فیل بکەم. یعنی تۆش ئەبێ بەڕاستی ئامانجێکت هەبێ لە ژیانە بۆی تێبکۆشی گوێ نەدەیتە ئەوەی کە خەڵک چی ئەڵێ یا چی دێتە بەردەمت یا چیت پێ ئەڵێن، گرنگەوە تۆ ئیش لەسەر جوانەکانەکەی. زۆر باش مامۆستا چی بکرێت بۆی کە ڕوحێتێکمان لا دروست ببێت کە لایەت نەکردنی ئەو چاکانی بەرامبەرمان دەکرێت بەخێر بۆمان دەنووسرێت. واتە لە تاکی هەموو مسلمانێکە ئەمە دروست بێت پێم وابێ ناتوانێت ئەو چاکانە لەبیر بکات
ئەو باشیانی کەسی بەرامبەر لەبیر بکات و وەفادار بێت؟ وڵی بەڕای من یعنی بە دەرەجەیەک بابەتبوون بەدینەوە ئەوە زۆر یعنی ئەمە لە ئینسانە تۆخە کاتەوە کاتێک چیتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەبینی نمونەی وەفا بووە تۆشەتێ ئەم نمونە لە خۆتا بەرجەستە بکەی کاتێک کە تۆ توێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بکەی بە قودوە و مامۆستا و پێشەوای خۆت یا ئەو پیاو چاکانە بکەی بە پێشەوای خۆت بە دڵنیاییەوە ئەم بابەتە لە ناخدا زۆر تۆخە بێتەوە ئەمە لە ڕووی دینیەکەوە کە ئێمە دەیان ئايات و فەرموودە و چۆنەڵی بە ژیانی کردداری سەحابە و هەروەها پیاوچاکان و ئانەمان هەیە کە چەندێ بە وەفا بوون کە چەندێ چاکەی بەرامبەریان لەبیر نەکردووە سفڵە و پێنەزان نەبوون ئەبێ تۆ لە خزمەت ئەم دەقانەیابی و بە دینی بزانی ئەمە من کە ئەم بابەتە ئێمە باسیەکەین وەکو وتمان ئەمە یاسایەکە لە یاساکانی قورئان ژیان پێی جوانترە بێ ژیان پێی ئەڕازێنێتەوە پاشان ئێمە حەزەکەین هەمومان یعنی لە خەمی وای ئەڵین باش ژیانمان خۆش بێ ژیان خۆشبوون بەم ئاکارانە جوانە بێ بەم ئاکارانە ئەڕازێتەوە و پاشان بەڕاستی ئەبێ لە هەوڵی ئەوە دابین ئەم بابەتە باس بکرێ گرنگی پێ بدرێ یعنی نەکمە هەر مامۆسایەکی ئاینی کەسێکی تر لە ڕووی دەرونیەوە باسی بکە کەسێکی تر لە کۆڕ و محاضەر و بابەتەکانە لە ڕاگەیاندنەکانە ئەم چەمکە جوانانە یعنی باسی لێوە بکرێ بەڕاستی من دەستخۆشی لە بەڕێستانەکەم کە گرنگی بەم بەها جوانانە ئەدەن بەڕاستی ئەو ڕاگەیاندانە ئەو دەستگایانەی کە ئەیانەوێ خزمەت بکەن بە خەڵک وەرن لەسەر ئینسان ئیش بکەن ئەگەر ئینسانەکان جوان من کۆمەلگا هەمووی جوانە بێ ئەگەر ئەم بابەتە پەروەردەیانە ئەم بابەتە خێزانیانە ئەم بابەتە ئیمانیانە قسەی لەسەر بکرێ هانی خەڵکی لەسەر بدرێ بەڕاستی ژیان زۆر خۆشە بێ زۆر جوانە بێت چەندین جار ئێمە کێشا بووە لە نێوان ژن و پیاوە یان لە نێوان دوو کەسە ئێمە کە قسەمان تیا کردو یا مامۆسای قسەی تیا کردو وتمانە فلان کەس کاک فلان کەس ئێوە چەند ساڵە بە یەکەوەن چاکەتان لەگەڵ یەکتریا هەیە خزمەتی یەکتریتان کردووە لە پێناو یەکتریا شەون و خونیتان بینیوە ئازارتان چەشتووە نابێ تۆ باسی ئەو شتانە بکەی نابێ فلانە شتوا لێ بکەی بالفعل کاتێک کە کۆمەڵە شتمان بیر خستووەتەوە ئەو کەسە بە خۆیان چووەتەوە و هەڵوێستی گۆڕاوە و ئیشەکە بەرەو ئاقارێکی جوان چووە گرنگ ئەوەی هەموو لایەکمان قەناعەتمان بەم بابەتە هەبێ و هەوڵدەین لە هەموو کۆڕ و سیمینار و بەرنامە و شتەکانە ئیشی لەسەر بکەین کاتە مامۆستا بچووکترین چاکە کامەیە کە بێ ئێمە لە بیرمان بێت والله من طبعا چاکە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر لە حاڵێکەوە بۆ حاڵێکی تر یعنی ئەگۆڕێ و گۆڕانکاری تێدا دروستە بێ و چاکە زۆرە ئەنواع زۆرە بەڵام من ئەڵێم بچووکترین چاکە ئینسان هەوڵ بدا بەرامبەری کرا لە بیری نەکا یعنی بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو حەدیثێکە لە خزمەتتان باسم کرد ئەفەرمێ هەر کەسێک چاکەیەکی لەگەڵاکردن ئێوە هەوڵدەن چاکەکەی بدەن و ئیتر ئەم چاکە ئەگەر سڵاوێک بێ لێتەکە ئەگەر بزەیەکی پێکەنی بەرامبەرتەیەکە ئەگەر دیارەیەکی بچووک بێ ئەداتێ ئەگەر لە شوێنێکە وەسف و سەنایەکتەکە ئەگەر هەر چاکەیەک بێ گرنگەوەیە چاکەیە و لە ڕۆژی قیامەتە ئەوەی ئێمە ئەمڕۆ بە کەمی ئەزانین بۆ قیامەت زۆرە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه و سلم اتقوا النار ولو بشق تمرة خۆتان لە ئاگر پارێزن ئەگەر بە بەخشینی لە تێخورمایشە بێ ئەدەی وەرە بزانام لە تێخورما چەندێ جێگا ئەگرێت لە ژیانە تەبەسومکە فی وەجهی ئەخیکە سەدەقە بزەیەکی خۆش بەرامبەر بە برایەکەتەیەکی خوا بە سەدەقە بۆتە نووسێ بە چاکە بۆتە نووسێ کەواتە چاکە مەیدانێکی زۆر زۆرە زیاتر ئێمە بەسمان ئەو چاکانەیە کە کەسێک بەرامبەر بە کەسێکی ترێکە ئایا لە ڕێزنواندنە ئایا لەوەیە کە هاوکاریەکێکە ئایا لەوەیە کە مەتحوسەنایکی باشیەکە ئایا لەوەیە کە میوانداریەکی ئەکە نانوخوانێکی لەگەڵا بە یەکتریەوە خۆن هەر چاکەیەکی ترکە ئینسان ئەکرێ بەرامبەر بە یەکێ بکە لە دوای خێزان ڕەنگە هاوڕێتی با بڵێن ئەو توێژەیە کە دەبێت زۆرترین چاکەیان بەرامبەر بە یەکتر هەبووە بەتایبەت لە بەخشینی محیبەتە قەرزای بەخشینی محیبەت چۆنە جەزای محیبەت جەزای چاکەیە جەزای ڕووخۆشیە لە دوای خێزان زۆرترین کەسێک کە ئینسان احتیکاک و چۆنەڵێ لەگەڵ دابوون و پێکەوەبوونوانی لەگەڵا بێ برادەر و ڕەفیقەکانە جاری وا هەیە ئێستا تۆ لەم کەناڵەی خۆت دێیتە ئەم کەناڵە هەتا ئێوارە تۆ لەم کەناڵەی لەگەڵ ڕەفیق و برادەرەکان تای ڕەنگە کەمتر لەگەڵ خێزانەکە تابی ئەچیتەوە شەو چەند سەعاتێک لەگەڵابی دواتر ئەخەوی گرنگ ئەوەیە ئینسان لە هەر شوێنێک بوو یعنی قودوەیەکی جوان بێ نمونەیەکی جوان بێ هەر کەس لە خۆی و دەست پێ بکە باوەڕتان هەبێ زۆر بەمە ژیان جوانە بێ هەر ئەم ئاکارانەیە دەوروبەر و کۆمەلگا جوانەکە و ژیان جوانەکە بە تایبەت کە فەرموود لە نێوان هاوڕێیە
یعنی ئەگەر هاوڕێتێکە لەسەر ئەساسێکی چاک دامەزرا بێ لەسەر ئەساسی ئیمان دامەزرا بێ وڵی هەموو ئەم شتانەتیایە ڕەنگەداتەوە پیاو چاکی وا هەیە فەرمێ براتی کاتێ ڕاستە تۆ دەستکەیتە گیرفان براکەتە بەبێ ئەوەی بڵێت چیەکەی بۆ چیەی بەی ئەتەوێت چی بکەی یعنی ئەوەندە متمانە هەبێت لە بینیانە کە نەپرسی ئەمە چیە و چوانە من بیستومە لە ناو کردواری خۆمانە برادر هەبووە چۆ بۆ ماڵی برادەرەکەی تری بە خێزانی وتوێتی فڵان کەس وتوێتی میوانمان دێ با بەرخێ سەر بڕێ و نان و شەش حازر کە میوانمان دێ میوانەکەش هەر خۆی بووە دوو کەسی تر لەگەڵ خۆیان بردو نیوەڕۆ تێر گۆشتیان خواردەوە توێتی فڵان کەس ئەی کوا میوان وتی ئەی من میوان نیم من هاتووم بۆ ماڵ ئێوە یعنی ئەوەندە لە بینیانە هەبووە کە بەسەر یەکترەوە هەبووە کە ئەوها ئەگەر لە ڕێی سوعبەتیشەوە بێنانێ بە یەکتری سازکەن و یعنی گرنگ ئەوەیە ئەم چەمکە هەمیشە لە یادمان بێ ئیتر ئەو کەسە لە بەرامبەر ڕەفیقیایەکی لە بەرامبەر لە شوێنێکا کە ئیش و کارەکە لە بازاڕە کەسێک جێگەی کردووەتەوە لە بەرامبەر کەسێکە کە یارمەتی و هاوکاری کردووی یعنی بەڕاستی مامۆستا جەلال زۆر ناشرینە سفلەی و پێ نەزانین زۆر سیفەتێکی ناشرینە ئینسان زۆر دڵی پێ ئەشکێتەوە و کە لە ئینسان کە ساردی بکاتەوە لە کاری خێرکاتێک کە تۆ بینی چاکە لەگەڵ کەسێکاکەی هەر بە سوپاسێکیش بەدەمیش سوپاسێکت ناکە کە ئەنەما هیچ کاتێک هیچ ڕۆژێک لە ڕۆژان تو چاکت بەرامبەری نەکردووە ئەمە زۆر بەرامبەر سار دەکاتەوە دەبێت دوایی کەس ناچێ بەهانایە و خۆشی زەرمەند دەبێت بەڕاستی سروشتی ئینسان وایە من کە چاکەیەکم لەگەڵ جەناب تا کرد کە بینیم هیچ هەڵوێستێکت نییە کە بینیم پێی نازانی کە بینیم سوپاسگوزاریەک ناکەی طبیعەتی ئینسان وایە سوپاسگوزاری پێخۆشە یعنی یەکێک لە فەیلسوفەکان ئەڵێ من 2 ڕۆژ بە دەستخۆشیە کارەکەم بە دەستخۆشیەک 2 ڕۆژ دەتوانم کار بکەم سروشتی ئینسان وایە کە دەستخۆشی پێخۆشە پێزانینی پێخۆشە بۆیە کاتێک کە تۆ چاکە لەگەڵ کەسێکاکەی هیچی لێ نابینی پێزانینێکی لێ نابینی قسەیەکی خۆشی لێ نابیستی سوپاسگوزارێکی لێ نابیستی هەر لە خۆت و دڵت سار دەبێت وەڵی جارێکی تر من چاکە لەگەڵ زۆر بە کورتی ئەو ڕۆیایەکی جوان بۆ ژیان دروستە بێ ئەگەر بێت و هەمومان وەفادار بین بەرامبەر بە چاکەکانی یەکتر ئەگەر وەفادار بین بەرامبەر بەو سەلامەش کە ڕۆژێک لەسەر شەقامەکە کردوویەتی لەگەڵمانە ئەو کاتە دید و ڕۆیا چۆنە بۆ ژیان پێم وایە ئەگە ئەبێتەوە هەموو شتەکان بە نەزەری ئیعتیبار وەرگری با چاکەکە بچووکیش بێ با سڵاوێکیش بێ کەسێ لێتەکەن باوەڕتان هەبێ هەندێک شتی بچووکە ئینسان فەرامۆشێکا و لە بیریەکە بەڵام کاریگەری زۆر بەجێڵێ لە منداڵی چەپڵەیەکم بۆ لێ دراوە لە مەکتەب ئیسش لە بیرمە لە منداڵی دراوسەیەکمان هەبوو کە مامە شێخێکیان پێوت نازانێ سەرناوەکەی خۆی تەعالا سەربەرزی کاولی خۆش بێ مناڵ بووین ئەیدا بە تەنیشتمانە وەکو گەورەیەک سڵاوی لێ کردین ئێستاش ئەو پیاوم خۆشەوێ ئێستاش ئەو موقیفەم لە بیرە کە من مناڵ بووم ئەو ئەیدا بەلامە سڵاوی لێ کردم کە ئەوە تەمانەوە لە سونەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم لەوە وەریگرتووە مەبەستم لە چییە یعنی جاری وایە شتی بچووکیش کاریگەری لەسەر بەرامبەر بەجێڵێ با سڵاوێکیش بێ بۆیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئێوە سڵاو لە یەکتری بکەن لەوەی کە ئەیناسن و لەوەیشی کە نایناسن یعنی سبحان الله خوای تەعالا وای کردووە بۆی ئەو سڵاوکردنەوە بۆی ئەو دەربڕینی ڕێزەوە شت لە دڵەکانە نامێنێ و کاتێکیش کە خەڵکە چێتە باشتەوە خوا فەرمیوە تەحیەتهم فیها سەلام سڵاویان یعنی ڕێز و دەربڕینی ڕێز و خۆشەویستی ئەهلی باش بۆ یەکتری بریتە لە سڵاوکردن کاتێک کە تۆ سڵاو لەگەڵ بەرامبەرەکەیەکەی هەر لە خۆیەوە دڵی بەرامبەرت باشە بێ کاتێک کە ئەدەی بەلایە سڵاوێکی لێ ناکەی زۆر یەکەم هەنگاوی ئاشتیش سەلامکردنەکە ئارە وەڵا بریتە لە سەلامکردن و پێزانین بەرامبەر بێت زۆر باش زۆر سپاس بۆ مامۆستا محەممەد چیمەنی زۆر سپاس بۆ ئەوەی کە ئەم دەرفەتت بێمە بەخشی خوا مۆفەقتان کە یا ڕەبی زۆر سپاس سەربەستان بەڵازان دەچین لای ناوڕێک و دەگەڕێنەوە لاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە
کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەبین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی گیانی و نێودەوڵەتی لە تایبەتمەندیە ناوازەکەی ئاوی بەڕادی سلێمانی ئەوەیە کە لەزگەیەک بەسەری بوتڵەکەوەیە ڕێگرە لە پیسبوون و بەکتریا و ڤایرۆس زیاتر لە مەرشحەبوونی لاستیکێک لە بەشی ناوەوەی سەری بوتڵەکە بۆ زیاتر قایم بوون بۆ یەکەم جار ئاوی بەڕادی سلێمانی بە 6 ڕەنگی جیاواز و بەپێی ئارەزوو خواستی ئێوە دەستکی بوتڵی بەڕادەکە بەرهەم هێنراوە ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی ئەتەوێت باجلێکی کوردی کەشخە و جوانەوە دەرکەویت و بەهارەکەت زیاتر ڕازاوە بکەیت ئەوە سەردانی قوماش فرۆشی عیسا هەورامی بکە بە بۆنەی نزیک بوونەوەی وەرزی بەهار قوماش فرۆشی عیسا مۆدێلی نوێی قوماشی هێناوەتە بازاڕەوە بە کوالێتی بەرز و ڕنگ و مۆدێلی ناوازە و هەرزانترین نرخەوە ئەم بەهارە گەرەتەوێ باجلێکی جوانی کوردەواریەوە دەرکەویت ئەوە قوماش فرۆشی عیسا لە بیر نەکەیت ناونیشان سلێمانی کانیاسکان نێوان مزگەوتی گەورە و قوتابخانەی گۆیژە قەڵای دمدم تەلاری شێخ موستەفا بازاڕی زێوەری نوێ دوکانی ژمارە 8 ژمارە تەلەفۆن 1970 105 71 37 1950 111 90 73 قوماش فرۆشی عیسا هەورامی یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی کوبەیە خواردنێکی خۆش و بەلەزەتە زیاتر بە نانی گەرم و ساوز و مەستاوە خوێت و هەنێکیش بە نانی تیریەوە حەزیان لێە هەر چۆنێک بێت کوبەیە بەڕاستی خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود ئەستان خۆشەویستە هاتینەوە بۆلاتە لەم بەرنامەیەدا خۆشترین و باشترین جبس هەڵدەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستە شەفمانەوە دەست پێیەکەین پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جبسانە خۆشترینە سرکە مریشک ئیندۆمی پەنیر ئیندۆمی وەڵامەکە زۆر ڕاستە ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن سەدڵ کیسە خێزانی هەمیان بە دنیایەوە هەمیە وەڵامەکە زۆر ڕاستە ئازیزان خۆشەویستان بەشداربەکانمان خاڵەکانیان یەکسانن کۆتا پرسیار ئاڕاستی هەردووکیان دەکەین کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان پرسیارەکەشمان دەڵێن هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە لە هیچ جبسێکی تران نەبخواردووە ئەوەدا لەناو جانتاکەشمان پێما حەزەکەم خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە دڵنیا بوومینیە ئەو جبسەی وێنەی نییە هەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو خۆتۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەرنینیە جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە کۆمپانیای ئیست میدلەند فود گەورەترین کۆمپانیای کوردیە لە هەموو شانشینی یەکگرتووی بەریتانیا کە ڕۆژانە چەندەها تۆن خۆراک و خواردنەوە بۆ مارکێت و کۆگاکانی بەریتانیا و بەشێک لە ئەوروپا دابین دەکات. ئیست میدلەند فود بۆتە جێگەی متمانەی ڕەوەندی کوردی سەرجەم بەرهەمەکانی لە 100% حەڵاڵە و بە پێی بنامەکانی ئیسلام و ڕێنماییە تەندروستی و یاساییەکان بەرهەمەکانی دەخاتە بازاڕ. ئیست میدلەند فود لە ماوەی 5 ساڵ کاردا بۆتە جێی متمانەی مارکێت و کۆگاکانی بەریتانیا و ناوبانگی بەرهەمە کوردیەکانی لە هەموو بەریتانیا بەرز کردوێتەوە و لە ئێستادا خاوەنی کارگەی شیرینی بەتام نانی تیری بەتام و تشادی بەتامە. ئیست میدلەند فود خاوەنی 14 براندی خۆیەتی و 2200 بەرهەم لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکانی جیهانەوە هاوردە دەکات. ئیست میدلەند فود بکە بە سەرچاوەی خۆراک و بەرهەمەکان و دڵنیابە لە کواڵەتی و حەڵاڵی. ئۆفیسی سەرەکی ئیست میدلەند فود لە شاری نۆتینگهام. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام.
بەڵازدان و خۆشەویستان دەچینە لای پامنێرانمان لا بڕگەی لەگەڵ پامنێران بابزانین گرنگترین زانیاری و چالاکیەکانی ڕۆژ لە شار و شارچەکانی کوردستانەوە چین لە ڕێگەی پامنێرانمانەوە بۆتان دەگوازینەوە دەستپێک لە کەرکووکەوە دەچمە لای پامنێرمان چیانووری چیا سڵاوی خوالێ بە چۆم کاتت باش گرنگترین زانیاریەکان لە کەرکووک چین سڵاو لە ئێوە و لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام دیارە ئەمڕۆ کۆرسی یەکەمی تاقیکردنەوەکان لە کەرکووک و لە حکوومەتی عێراقیش دەست پێ دەکات ئەمڕۆ خوێندنی کوردی زیاتر لە 84,000 قوتابی ڕوویان کردوتە قوتابخانەکان بۆ تاقیکردنەوە هەرچەندە بڕیار بوو لە ڕۆژی شەمە ئەم تاقیکردنەوەانە دەست پێ بکات بەڵام لەسەر داواکاری خوێندنی کوردی و لەسەر داواکاری لیژنەی پەروەردە لە پەرلەمانی عێراق تاقیکردنەوەکان بۆ ئەمڕۆ بەهۆی نەورۆز و بەهۆی هاتنی بەهارەوە بۆ ئەمڕۆ دواخرا ئەمڕۆ وەکو باسم کرد 84,000 قوتابی ڕویان کردوتە قوتابخانەکانی خوێندنی کوردی تاقیکردنەوەکانی کۆرسی یەکەم ئەنجامەدەن من بۆ زانیاری زیاتر بە کورتی دەچمە لای مامۆستا شێرزاد بە ڕۆبەری بەشی خوێندنی کوردی بۆ ئەوی مامۆستا زیاتر زانیاری مامداتێ مامۆستا زۆر سواز بۆم دەرفەتە داوا لێبوردنی شەکەین دواکەوتی لە دەوام مامۆستا چیتان کردووە بۆ ئێوە بە ئاسانی تاقیکردنەوەکانی کۆرسی یەکەم تێپەڕێنن لەبەرەوەی وەکو ئاشکرایە تاقیکردنەوەکان مانگێکە قوتابخانە نییە پێشتر خوێندێکی زۆر ئەنجام نەدراوە لە قوتابخانەکان چیتان کردووە بۆی بە ئاسانی بەسەر خوێندکاران و بەسەر قوتابیاندا تاقیکردنەوەکان تێپەڕ پێشتر قوتابی خوێندکاری لە قوتابخانەکان لە نێو پۆلدایە هەفتەی یەک ڕۆژێ داوامیان هەبووە ئەو مامۆستاکان توانیوێنەوە بابەتانی کە پێویستەکە بۆیان شەرحکەن طبعا بابەتێکی زیاتر شەرح کراوە لە نێو پۆلدایە لەبەروی ماوەکە کەمە تۆ هەفتەی تەڵەبەی لە یەک ڕۆژێکە یەک ڕۆژ داوامکە لە هەفتەیەکە کەمە بۆیە لە ڕێی گروپەکانی تەلێگرام کە قوتابخانەکان دروستیان کردووە مراجعەیان بە مادەکان پێیان نەکرد و ئەو هۆموەرکەی هاتوواتە واجبی بەیتی بتوانن کە لەگە مامۆستەکانیان مراجعەکەنەوە ئەو بابەتێک کە داخل کراوە بابەتێکی یاسایی و قانونیە ئەو بابەتەیە کە وەزارەتی پەروەردە دیاری کردووە کە تا و شوێنە بخوێنرێ باشە ئەمڕۆژ وەزارەتی پەروەردە پێویستی بەم نمرەیە بۆ تاقیکردنەوەکانی نوێی ساڵ و کۆرسی یەکەم تا بەدەستێەوە بێ ئەگەر کۆرۆنا تەشەنەی کردووەوانە تاکو خوێندن بۆ ئۆنلاین بەردەوام بێ و ئەم نمرەیە وەکو تێکرایە بەدەستێەوە بێ ئەمڕۆژ تاقیکردنەوەکان لە 23 مانگ دەستی پێکرد دەبەرەوەی ئێمە داوامان کرد 20 مانگ نەکرێت لەبەر جژنەکانی نەورۆز وانە مناسبەیە و تاجیر کرا دەستخۆشی لە وەزارەتی پەروەردەی عێراقین کە بەهانای داواکاریەکەمانەوە و ئەمڕۆژ 84,000 قوتابی و خوێندکار امتحانەدەن نزیکەی 59,600یان لە سەرەتایین و ئەو باقی لە دواناوەندیە و بەپێی ڕێنمایەکانی خۆپارێزی هەموو قوتابی ئەمە ماسکی بەستووە و لە دووری یەک دانیشتون و قوتابخانەکان لە بەیانیەوە بەسەر دەکەینەوە تاوەکو بزانین وەزعەکە چۆن لە ڕاتە ڕێوە بە شێوەیەکی گشتی زۆر بەباشی و بەهێمنا نەدەڕاتە ڕێوە پێشبینی ئێوە بۆ کردنەوەی دەرگای قوتابخانەکان لە دوای تاقیکردنەوەکانی کۆرسی یەکەم ئایا پێتان وایە دەتوانن بەو جۆرەی کە کۆرۆنا هەیە لە حکوومەتی عێراقی وەزارەتی تەندروستی بڵاوی دەکاتەوە ئێوە بتوانن وەزارەتی تەندروست وەزارەتی پەروەردەی حکوومەتی عێراقی بتوانێت دەرگای قوتابخانەکان جارێکی دیکە بکاتەوە بە شێوەیەکی گشتی داوامی ئێمە خوێندنی کوردی لەگەڵ قوتابخانەکانی عێراقا چونکە ئیمتحاناتشمان سەر بە وەزارەتی پەروەردەی اتحادیە چاوەڕوانی لە کۆتاییە وەزارەتی تەندروستی بڕیار لەسەرەوەدا و خەلیە ئەزمە شانی قەیرانەکان بڕیاری کۆتاییەدا کە ئایا دەوام بگەڕێتەوە دوای تاقیکردنەوەانە یاخود بەردەوام بێ بە ئۆنلاین بە هەر شێوەیەکی بێ ئێمە ئامادەسازیمان کردووە و باشتر وایە داوام قوتابخانەکان بکرێتەوە چونکە هیچ کاتێک خوێندنی ئۆنلاین یان ئەلکترۆنی یان گروپەکان جێی شەرحکردنی مامۆستای ناوپۆل ناگرێتەوە بەڵام لە کۆتاییە ژیانی مرۆڤەکان زۆر گرنگترە لە هەموو شتێ ئەگەر بارە تەندروستیەکە ڕێوان پێنەدا ناچارین بە خوێندنی ئۆنلاین بەردەوام بین پێتان وایە بۆ نمونە ئەگەر زیاد بوو ئامارەکانی کۆرۆناوە کەرەنتینە درێژ کرایەوە پێتان وایە تاقیکردنەوەکانی کۆرسی یەکەم و ئەنجامەکانی کۆرسی یەکەم ببێتە جێگرەوە بۆ کۆتایی ساڵ بۆ قوتابیان بەڵێ ئێستا ئەم کوتم ئەم تێکرایە ئەم معدلە ئەم نمرەی تاقیکردنەوەی نوێی ساڵ و کۆتایی کۆرسی یەکەم بۆ بنەمایە بەدەستی وەزارەتی پەروەردەوە بۆی بتوانێت هەڵسەنگاندنی ئەمساڵی خوێندنی پێ بکە لە هەموو کاتێکدا پێویستمان بەم نمرەیە هەبوو بەڵام با پێش نەکەوین ئەگە وەزعی تەندروستی بەرەو باشتر بڕاتەوە وەزارەتی پەروەردە تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵش ئەنجامەدا و خوێندنیش بە ئەلکترۆنی و یان لە پۆلدا بەردەوامە بێ هێشتا بۆ ئەو باسە کاتی زۆر ماوە ببوورە بە کورتێکە وەڵام بیتەوە وەکو کۆتا پرسیار
ئەو یەک ڕۆژەی کە لە هەفتەیەکا دەخوێندرێ لە قوتابخانەکان بارگرانی نییە بۆ قوتابیان لە کاتێکا کەن خوێندن نییە و مانگێک نزیکەی مانگێک قوتابخانە وانە نەبووە ئێستا تاقیکردنەوە ئەنجام بدەنی ئەوە توانیتانە یعنی بە جۆرێک لە جۆرەکان هاوکاری قوتابیان بکەن بۆی ئەو بارقورسی کە پێشتر لە سەریان بۆ ئێستا ئاسان بێ بۆ تاقیکردنەوەکانیان بەیت شێوەیەک من ینی بە باشی نازانم و داخستنی قوتابخانەکان بەو شێوەیەوە یەک ڕۆژی داوامم پێ باش نەبووە و پێمان باش بوو بەلای کەمەوە 3 ڕۆژ تەڵەبە لە نێو قوتابخانە داوام بکە وارەوەشمان داوا کرد لە وەزارەتی پەروەردە و لە یەکەمیشەوە ئەوەمان جێبەجێ کرد بەڵام دواتر ئاگادارکردنەوە لەلایەن شانی قەیرانەکانەوە کەوان قوبوڵی ناکەن و شمولی هەموو تەڵەبەی عێراقەکە کرا یەک ڕۆژی داوام هیچی پێ ناکرێ و تەڵەبە ناتوانێت ئامانجە بپێکێ لە خوێندنی پرۆگرامەکان و بەڵام کەوتت ناچاری هاتە پێشەوە و بڕیارەکان کە لەسەرەوەات ئێمە ناچارین وەکو خۆی جێبەجێکەین بەڵام بوان پێ باشە کاگەر بۆم فەسڵا کە دنیاش گەرمەکە و وەزە تەندروستەکە بەرەو باشی بڕوە داوام لە قوتابخانەکان ئاسایی بکەینەوە خۆ ئێستا لە هەرێمی کوردستان هەتاو ماوەی 6 ڕۆژی داوام بوو ینی داوامش زۆر ئاسایی ڕۆشتە ڕێوە وا باش و لێرەش داوام بگەڕێتەوە ئاسایی بکرێتەوە بەڵام لە کۆتایی ئەو بڕیارە من نایدەم وزارەی تەندروستی و شانەی قەیرانەکان وزارەی پەروەردەوە بڕیارە لە کۆتاییە دەن. سپاس مامۆستا دەستخۆش سپاس مامۆستا دیارە ئەوەی کە هەیە 2 هەفتە درێژ کراوەتەوە کەرەنتینە و قەدەغی هاتوچۆ و کاتی تاقیکردنەوەکانیش تاکو 1/4 دەبێت سەرجەم تاقیکردنەوەکانی کۆرسی یەکەم لە عێراق تەواو بێت و وەزارەتی پەروەردە دیاری کردووە لە دوای ئەمە وەزارەتی پەروەردە لەگەڵ شانەی قەیرانەکان لەگەڵ وەزارەتی تەندروستی حکوومەتی عێراقی بڕیار دەدەن ئایا درێژە بە خوێندنی ئەم ساڵ دەدرێت یا قوتابخانەکان دادەخرێتەوە و تاقیکردنەوەکان ئەنجامی تاقیکردنەوەکانی کۆرسی یەکەم دەبێتە جێگرەوە بۆ کۆرسی دووەم و بۆ کۆتایی ساڵ و بۆ قوتابیان یعنی حسێب دەکرێت ئەوەی کە ئێستا تاقیکردنەوە ئەنجامەدەن بۆ کۆتایی ساڵیش ئەم تاقیکردنەوە دەبێتە جێگرەوەی کۆتایی ساڵیش. سپاس بۆ پامێرمان چیانوری لە پارێزگای کەرکووکەوە لەگەڵماناوی دەچینە پارێزگای سلێمانی پامێرمان ڕامی ڕوسپان وەردەگرین ڕامی ئەسڵای خوارد لێبێت دوایین زانیاریەکان چین لای تۆ؟ بەڵە سڵاوی خواتان لێبێ دانیار ئەم کاتتان باش دیارە ڕۆژی ڕابردوو لە شاری سلێمانی بڵێن پۆلیسی نێشتنی تاوانی سلێمانی 2 تەقەکەری دەستگیر کردووە کە لە بناری گۆیشە لێرە تەقەیان کردووە دیارە دوایەوەی ئەو مەفرەزانی کە گەڕۆک بن ڕۆژی ڕابردوو ئەو 2 تەقەکەریان دەستگیر کردووە لە هەمان کاتە دەستیان کردووە بە سەرەوچەکەی کە تەقەی پێکراوە و ئەو ئۆتۆمبیلێکی بێسەرەتاشیان پێ بووە دەستگیراوە بەسەر ئۆتۆمبیلەکانیشی ئەو ئۆتۆمبیلەشدا لاماشیەوە لە ئێستادا بە بڕیاری دادوار ئەو 2 کەسە ڕایگیراون و لێکۆڵینەوە لەگەڵدا دەکرێت کە هۆکاری چی بووە لەو بنارە تەقەیان کردووە چونکە ئێستا ینی ڕۆژانە بەهۆی نەورۆز و خەڵکێکی زۆر ڕوو لە دەرەوە دەکات تەقەکردن بە تایبەتی لەم کاتانەدا مەترسی زیاتری لەسەر ڕەنگە هاوڵاتی بپێکێت لە هەمان کاتدا دەمەوێت ئاماژە بۆ بکەم لە ڕۆژانی 21 و 22 ئەم مانگە 25 حاڵەتی تەواری کە نەخۆشی فریاکەوتنی پێبووە ڕەوانەی نەخۆشخانەکانی شاری سلێمانی کراون بەشێکیان ڕەوانەی نەخۆشخانەی فریاکەوتنی شار کراون بەشێکیشیان بۆ بوشانەوەی دڵ و بەشێکیشیان ڕەوانەی نەخۆشخانەی دوکان کراون کە نەخۆشخانەیەکی دیکەیەوە لە ڕۆژانی 22 لەو ڕۆژانەیە زۆرترین گەشتیان ڕووی لەو ناوچانە کردووە دەمەوێت لە هەمان کاتدا ئاماژە بۆ بکەم لە ڕۆژی یەکەمی بەهار و ساڵی کوردیدا گەنجێک لە ئاوی دوکان داخنکە تاوەکو ئێستا کەمێک بەر لە ئێستا قسەم لەگەڵانە پەیوەنددارەکانی دوکان کرد تاوەکو ئێستا گەڕان بە دوای تەرمەکەیدا بەردەوام سەرڕایەوەی کە ئاوی دوکان گیراوەتەوە بەڵام تاوەکو ئێستا تەرمەکەی نەدۆزراوەتەوە ئەو گەنجە خەڵکی بڵێن هەڵەبجەی شەهید بووە دانیشتوی عەبابێلێ بووە بەڵام لە گەڕەکی ڕاپەڕین نیشتەجێ بوون دیارە لە یەکەم ڕۆژی نەورۆز دەچنە گوندی سوورقاوشان کە دەکەوێتە خوار دوکانەوە ئەو شوێنە ینی بۆ مەلەکردن قەدەغەیە یانی تیمەکانی مەلەوانیش لەوێ هێمای قەدەغکردنی هاتوچیان هەڵواسیوە بەڵام مەلەیان کردووە ئەو گەنجە کە مەلە دەکات دەچێتە ئاوەکەوە ئەو کاتێک کە ینی نوقمی ئاوەکە دەبێت خاڵیشی بامان شێوە دەچێت بە دوا بۆی کە ڕزگاری بکات بەڵام بەداخەوە گەنجە کە ینی تەمەنی نزیکەی 20 بۆ 22 ساڵە دەخینکێت وە خاڵیشی ئەگەر هاوڵاتیان لەوێ نەبوونایە بامان شێوە دەخینکا بەڵام توانیویانە خاڵی ڕزگار بکەن لە دوای ئەوەدا نەیانتوانی ئەو گەنجە ڕزگار بکەن ئەوەی کە جێگەی نیگەرانی کە سوکاری ئەو گەنجەیە ئەوەیە
ینی تاوەکو ئێستا نەتوانراوە لەلایەن تیمەکانی فریاکەوتنەوە تەرمی کوڕەکەیان بدۆزرێتەوە و ینی لێکۆڵنەوەی زیاتری لەسەر بکرێەوە تیمەکانی فریاکەوتن و غەواز بتوانن لە ماوەیەکی کەمدا بیدۆزنەوە. من قسەم کرد لەگەڵ لاەنە پەیوەنددارەکانی دوکان ڕایانگەیان تیمەکانی ئەوان دابەش بوون، تیمێکیان لەسەر ینی بەحری دوکانە، دوو تیمی دیکەش لەو شوێنن کە ینی لە سنووری ڕێنماییەکانن، ئەو شوێنەی کە ئەو گەنجە تێدا خنکاوە سنووری ڕێنمایی نییە، چونکە هەم ئاوەکەی خوڕا هەمیش شاخ و ئاشکەوتی زۆر لێیە کە ینی گومان دەکرێت یاخود یان تەرمەکەی ڕۆشتبێ بە ئاوەکەدا یان لەژێر ئەشکەوتێکدا تەرمەکەی گیر بوو بێت. وە لە هەمان کاتدا دەنگۆیەکە بوو کە دەوترا لە سەرەتای خنکانی ئەو گەنجە ینی تیمێک هەبووە کە داوای پارەی زۆریان کردو، داوای نزیکەی $1000 بۆ $2000 کردووە لە کەسوکارەکەی لە بەرامبەر دۆزینەوەی تەرمی ئەو کوڕەدا. بەڵام من قسەم کرد لەگەڵ لاەنە پەیوەنددارەکانی دوکان ڕەتیان کردەوە کە تیمەکانی بەرگری شارستانی داوای پارەیان کرد بێ، ڕەنگە ئەو تیمەی کە داوای پارەیان کرد بێ خەڵکانێک بوو بن کە لە دەرەوەی تیمەکانی بەرگری شارستانی بوو بن، چونکە خەڵەکەی ئێستا بە شێوەی جیاکە خیبرە و پسپۆریەکی هەیە لەو بارەدا بە دوای تەرمدا دەگەڕێت، لە هەمان کاتدا ڕەنگە داوای پاری کرد بێ و ئەوانە تیمی بەرگری شارستانی نەبوون. ئەوەی کە هەبوو تانها ئەوەیە کە تا ئێستا تەرمەکە نەدۆزراوەتە، ئەوان کەسوکارەکەی داواکەن ینی بە چڕی زیاتر تیمەکان بە دوای تەرمی ئەو گەنجەدا بگەڕن بۆی هیچ نەبێت تەرمەکەی بدۆزنەوە و گۆڕێکی هەبێت. بەڵێ دانیارە ئەمە زانیاریەکانی شاری سلێمانی بوو. زۆر سپاس بۆ پامێرمان ڕامیان عوسمان لە پارێزگای سلێمانیەوە لەگەڵمانەوەی. بەڵازیزان دەچینە لای راپۆرتێک لە سلێمانی ئەردەڵان ئامادەی کردووە، دیارە ئێوارەخوانێک بۆ خاوەن پێداویستە تایبەتەکان ئامادە کراوە، با پێکەوە بینەری و راپۆرتە بین. ئێمە وەکو ڕێستەڕانتی لۆڤان بە هاوکاری کاک مەریوانی حاجی عەلی بۆ جاری سێم و چوارەمە لە پێشوازی کەمەندامە بە ڕێزەکانیان خاوەن پێداویستیە تایبەتەکانیان، ینی هەموو کات ئێمە دڵمان خۆش بووە، پێمان خۆش بووە ئەم بە ڕێزانە ڕۆکەنە ئێمە و لەگەڵ ئێمەیە دۆستن. ئێمە کاک مەریوانی حاجی عەلی بەڕاستی هاوکارمانە لە هەموو ڕوویەکەوە، هاوکاری کەمەندامانە، هاوکاری خاوەن پێداویستیە تایبەتەکانە، ینی هەموو جارێک هاوکارێکی زۆر باشە، سپۆرتێکی زۆر باشی خاوەن پێداویستیە تایبەتەکانە. ئێمە ژووکو ڕێستۆرانتی لۆڤان چ لە ڕووی کارمەندەوە، چ لە ڕووی سێرفیسەوە، چ لە ڕووی خواردنەکانەوە، چ لە ڕووی کوالێتی خواردنەکانەوە، ینی هەوڵی ئەومان ناوە باشترین خواردنیان پێششکین، جوانترین خواردن و ڕێکوپێکترین خواردنیان بۆ دانین، لەبەرەوەی ئەمان هەموو کاتێ ناتوانن بێنە دەرەوە، ینی لە با بڵێن چەند مانگی جارێک ئەگەر خاوەن پێداویستێکی تایبەت بتوانێت بێتە ڕێستۆرانتێک، ئێمەش بۆ پەڕیتوانامانەوە هەوڵین بە باشترین شێوە خزمەتیان کەین و باشترین خواردنیان بۆ دابینکەین. ئەمە خۆی لە خۆیان وجدان زیندوی ئەو کەسانە دەرەخاکە لە ڕاستیە تا ئێسش کەسانێکی وەکو کەریمی عەلەکە وەکو سیما جوانەکانی سلێمانی ماون کە ئەیانەیە خۆشیەکانیان و ئەو بۆنە تایبەتیانە بۆنە نەتەوەی بۆنە نیشتیمانیانە لەگەڵ کەسە هەژارەکانە بەش بکەن. ئێمە لێرەوە دەستخۆشی لەو بەڕێزانەکەن کە ئەمڕۆ هەستان بەو ئێوارەخوانە و بەو دیاری دەستیان کە بۆ کەمەندامانیان هێنابوو دەستیان خۆش بێ، دەستخۆشیان لێکەین، هیوادارین هەموو دەوڵەمەندەکانی تر چاو لەم بەڕێزانە بکەن کە هەمیشە خۆشیەکانیان لەگەڵ کەسانی خاوەن پێداویستی تایبەت و کەسانی هەژارانە بەش کردوون. بە هەموو جۆرێک لە حکومەت بێ ئومێد بوون. ئومێدی گەورەی ئێمە تەنها ئەم بەڕێزانەیە، هیوادارین بێ ئومێدمان نەکەن.
بەڕاستی کەمەندام نەک ئێستا لە پێشتریشە هەر ژیانی ناخۆش بووە هیچ شتێک نییە بۆ کەمەندام هیچ یارمەتێک نییە بۆ کەمەندام ئێمە بەلایەنی حکوومەتەوە ئەوە هیچ بە هیچ شێوەیەک یارمەتیمان وەرناگرین ئەوە بە تاکیدی بێ ئومێدێکی زۆرمان هەیە ئێمە لە حکومە بەڵام ئێمە زۆر سپاسی کۆمپانیاکانەکەین خێرخوازەکانەکەین کە لە سلێمانی دەستیان درێژ کردو بۆ ئێوە زۆر یارمەتیبانەیەن بەڕاستی جێشانازی ئێمەن. ناڕزایی یانەکانی تۆپی پێی کوردستان تەوەری دووەم و کۆتایی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان دەبێت دیارە بە پەیوەندێک لە زانیاریەکان ناڕزایی لە نێوان بەشێک لەم یانانە دروست بووە لە تۆپی پێ لە ئێستادا کە خولی یانە نایابەکانی کوردستانە لەبەرەوەی قسەی زۆر لەم بارەیەوە دەکرێت بە تایبەتی ئەوەی کە ئێستا ئەتوانم بڵێم کە تۆپی پێ یا بەگشتی خولەکانی خسوەتە بەردەم مەترسیەوە دەستێوەردانی سیاسیە لەلایەن هەندێک خەڵکەوە بە تایبەتی لە نێوان نادیەکانی سلێمانی و هەولێردا کە بە تەواوەتی دەستێوەردانی سیاسی ئاوێتە بووە بە وەرزشیشەوە کە ئەمە کارێکی زۆر خراپ و پڕمەترسیە بۆ داهاتووی وەرزشی لە هەرێمی کوردستان بەگشتی لەسەر ئەم بابەتە لە دەربەندی خانەوە بەڕێ سەلام عەلی ڕاگەنجکار لە یانەی وەرزشی نەورۆز میوانمانە کاک سەلام زۆر سپاس بەوە دەرفەتە و سپاس دەکەین کە لە دەربەندی خانەوە میوانمانیت. زۆر سپاس. زۆر باشە کاک سەلام دەمەوێت بزانم لە ئێستادا ناڕزایی یانەکانی تۆپی پێی کوردستان چی و چی ئەوەی کە بەڕوونی دەیڵێن و مەترسیەکانتان لەسەر چیە لەوەی کە ناڕزاییتان دەست پێ کردووە؟ بەڵێ دیارە ئێمە وەکو یانەی وەرشی دەربەندی خان کە بەشدارین لە خولی نایابی تۆپی پێی کوردستانە ئەم خولە تا ڕادەیەک هەنێ ئاستەنگی دروست کرد خاستن ئەم چەندیارانەی کۆتایی کە لە ڕاستیان داوەرە بە ڕێزەکان کە ئێمە ناوینانین هەڵەی متعمد بەڵام ئیتر هەڵەی زۆر زەخکرا لە یاری خاستن یاری یانی وەرشی دەربەندی خانە کە جێی نیگەرانی سەرۆک و ئەندامانی یانەکە بوو بۆیە هەموو یانەیەک بەشی خۆی گلەی هەیە لە بڕێوەچوونی خولەکە بەڵام هەر بەردەوامبوونی خولەکە باشتر لە وەستانی وەکۆی کە پێشتر مەترسی ڕاگیرانی لەسەر بوو و ڕاژگیرا بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە. زۆر باشە کاک سەلام لە ئێستادا ئایا گرفت تەنها ئەمەیە کە لەم یاریە خۆی دەبینێتەوە یا خۆت گرفتەکان زۆرن هەرچەندە ئێمە لەو بەرنامانەی کە سازمان کردووە لێرە لە پەیامی ڕۆژ لەسەر بابەتی تۆپی پێ ئاوردانەوە لە یانەکان لە یاریزانەکان زۆر کەماوە هەمیشە گلەی و گازندە هەیە لەوەی کە ئاوڕیان لێ نادرێتەوە هەم لەلایەنێکێتی تۆپی پێی کوردستانەوە هەم لەلایەنە پەیوەندیدارەکانی دیکە لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە. خۆی کێشەی سەرەکی لە ڕاستیا لە خولی نایابی کوردستانە خاستن نەبوونی ئیمکانێتی داراییە کە یانەکان زۆر گیرۆدەی ئەم حاڵەتەن بۆ نمونە یانی دەربەندی خان تا پێش هاتنی بەڕێز سەرۆکی یانە کاک جەمالی عەلەمینە بەڕاستی لە زروفێکی زۆر ناڕەحات و ناموارە بوو خاستن بۆ پەیداکردنی دارایی بۆ ئەوەی موچەی یاریزانانی پێدابین بکرێت کە ئەمە کێشەی زۆرینەی هەموو یانەکانە لە ڕاستیە ئەمە لەلایەکی ترەوە زۆر یانە مەسەلەن زەختی ئەوەی لەسرە کە بەردەوام یاریزانی نێوخۆی شارەکان یان محافزەکە کە ئەو یانەی تایدا بەشدارە یاری تابکات لە یانەکەیە ئەمەش یەکێکی ترە لە هۆکارەکان خاستن ئەو یانانەی کە یانەیەک وەکو دەربەندی خان بە حکمەوەی شەعبێتیە خاوەنی زیاد لە 5,000 هاندەرە و یانەیەکی جەماوەریە یانەیە کە پێگەی خۆی هەیە لە کوردستانە لە حوزەی شارەزور و گەرمیان و محافظی سلێمانیا بە تایبەت ئەمە خۆی بۆ خۆی ئاستەنگی بۆ ڕاهێنەر دروستەکە بۆ ئیداری بۆ سەرۆکی یانە بۆ ئەمانە دروستەکات لەبەرەوەی یانی دەربەندی خانی کە باسی یانی دەربەندی خانەکەم ئەم بە نمونە هێنمەوە ئەمە پێوە ئەم قیاسە ئەم قسانشم پێوەرە لە ڕاستیا بۆ مەسەن یانی گەو بووسەی ساقە ڕەشە حاڵسەت بۆ خولی نایاب بۆ ئێستا کە یانەی چەمچەماڵ لە خولی نایابایە
ئەمانە دایمر چاویان لەسرە بۆ لەبەرەی خاوەنی زۆرتری هاندرن لە کورسانە بەردەوام ئەبێت مەسەڵەن یاریزانی خۆماڵی یاری تێدا بکەن ئەمانە لە ڕاستیا لە یانەی وەکو محافزەکانە کەمتر بەدیەکرێ ئەم کێشە گرفتانە. زۆر باشە مامۆستا سەلام لە ئێسادا لە کۆتایی خولەکە داینوە بڕیارە پێش مانگی ڕەمەزان کۆتایی پێبێنێت بە شێوازێکی گشتی خولەکە چۆن هەڵدەسەنگێن؟ تا ڕادەیەک هەرچەنە چەند هەفتەیەک بەهۆی کۆڕۆناوە هەفتەیەک بەهۆی ئینتیقالاتەوە دو هەفتە بەهۆی ئینتیقالاتەوە مەسەڵەن هەفتەیەک خەریک بڕاگیرێ بەهۆی دەست لە کارکێشانەوەی سەرۆکێکی تۆی پێ و سکرتێر و سێ ئەندامی یەکی تۆپی کوردستانەوە یعنی ئەمانە ئاستەنگی دروستەکات تۆ هەر لە مانگێکە هەفتەیەک دوان ڕابگیرێت بەلای کەمەوە 15 بۆ 20 میلیۆن زەرر لە یانەیەک ئەدات کە خۆش دەزانی بە شێوازێک و شێوازێکی ناڕەحات مادە بەدەست ئەکەوێت بۆ دابینکردنی موچە یاریزانان ئەمانش مەسرفاتی زیاتریەوێ یانەی ئەمە یانەکانی کوردستان بڵێن بە عام زۆر ناڕەحات لە خاستن لە بوونی کۆرۆنا زۆر خۆزان ئەمە نە سپۆنسەرمانەیە نە یعنی ئەگەر سپۆنسەری شەبێ شتێکی زۆر بەسیت و زۆر بچووکە هیچ کەلێنێکی تۆ پڕ ناکاتەوە بۆی کە بۆشایەکی لە ڕووی مەسەلەن مادیەوە پێ بڕکەیتەوە ئەمە خۆی بۆ خۆی گرفتە. زۆر باشە کاک سەلام هۆکاری کشانەوەی یانەکەتان وە چەند یانەیەکی دیکەش کە ڕەشەی کشانەوەیان دەکرد لەم خولەدا هۆکارەکەی بۆچی ئەگەڕایەوە وایە ئەمە بەکوێ گەشت ئەکشێنەوە؟ لە ڕاستیە هۆکاری کشانەوە تەوانەمە ئێمە سەرۆکی یانە کاک جەمال عەلیمینا لەگەڵ بەڕاوێژ لەگەڵ ئەندامانی یانە کۆبنەوە لە حاڵەتی یعنی ئەمە بۆ نمونە یانەی وەرشی دەبەنی خان ئەگەر کارگاتەوەی کۆبنەوەیکی پێویست بکرێت بۆ ئەو بابەتانەی کە نەخوازراون ڕوو ئەدات گەر سەرۆکیش لێنە نەبێت گروپ چاتێک لە نێوان سەرۆک و ئەندامانی یانە هەیە بۆی ڕاوێژی تیا بکەن و قەراری تاکلایانە نییە بڵێ وڵات تەنها ئەندام نادیەک یاخود سەرۆکیانە قەراری شخصی ئەیات بە تێک ڕایدەنگ قەرار لەسەرەوە درا کە چیدی مەسەلەن یانەی وەرشی دەبەنی خان بینیمان کە زیاد لە سێ حاڵەی کوشندە بەرامبەر یانەکەمان کرا لە یاری پێشمەرگەی هەولێر ئێمە احترامان بۆ پێشمەرگەی هەولێر پیرۆزیان بێ ئێمە چۆن ڕۆشتنی سێ خاڵماهێنا ئەمە یاریە ئەوان شاد لە ساحەی ئێمە سێ خاڵان بەدەست هێنا بەڵامی تر هەڵە زەقتانمان بینی کە دەنگدانەوە و هەڵایەکی زۆری دروست کرد لە تۆپی کوردستانە. زۆر باشە کاک سەلام خولی نایابەکانی کوردستان دابەشکراوە بەسەر دوو کۆمەڵەدا لەسەر چ بنەمایەک لەسەر چ پێوەرێک ئەم دوو کۆمەڵەیە دابەشکراوە؟ بڵێ بەداخەوە لە ڕاستیە ئەم دوو کۆمەڵەیە ئەمە قسە و باسی زۆرمان لەسەر کردووە کە ئەم دوو کۆمەڵەیە هیچ ئەساسێکی نەبووە لە احترامن بۆ یەکی تۆپی کوردستان کە دوو کۆمەڵە ڕاکێشراوە تەنها 16 تۆ بووە 15 تۆ بۆ ڕیان کێشاوە نووسیوانە کۆمەڵە یەک و کۆمەڵی دوو ئیتر نەڕەچاوی جوگرافی کراوە نەڕەچاوی مەسەلەن بەهێزی یانەکان کراوە یعنی کۆمەڵەیەک لەو لە احترامەیە کۆمەڵەیەکە لە چاو کۆمەڵی دۆم کە کاتە ئەو کۆمەڵی یانی وشی دەبنی خان تایدا بەشدارە کۆمەڵەیەکی ئاسانترە لە چاو ئەم کۆمەڵێکیانەی وەرشی دەبنی خان تایدا بەشدارە هەروەکوتم هیچ ئەساسێکی نەبووە نە مەوقعی جوگرافی بووە نە بەهێزیانەکان بووە ئەتوان بڵێم بە شێوەیەکی عەشوایی ئەم تیر و پشکە ڕاکێشراوە. زۆر باشە بڕیارە ئەمساڵ چەند یانە لەم خولەدا ئەگەر تا کۆتایی سەر بگرێت و خولەکە بەردەوام بێت چەند یانە دابەزێت؟ ئەوەی من معلومەم هەبێ لە ڕاستیان دەنگۆیەکی ئەوە هەیە لە ئێستاە باوەڕ ناکەم نە لە خولی پلەیەک نە لە خولی نایاب هیچ یانەیەک دابەزێت ئەمە خاستن ئەمە سابت کراوە کە لە کۆمەڵی یەکەمە کۆمەڵی بڵین سیروان و برایەتی و چەمچەماڵ ئەو کۆمەڵەیە کە بە کۆمەڵی یەکەم ناسراوە هیچ یانێکدا نابەزێت تەنها لە کۆمەڵی دۆمە کە یانەی دەبنی خاو نەورۆز و پێشمەرگەی هەولێر و زاخۆ ئەمانە تایدا بەشدارن یەک یانە احتیمالیە دابەزێ بەڵام ئەوەی کە من بیستمە معلومە لەسەری باوەڕ ناکەم نە لە خولی پلەیەک نە لە خولی نایابە هیچ یانەیەک دابەزێت. هۆکار چییە بۆچی دانابەزێ مەگەر لە ڕاستی ئەمەش خۆی بۆ خۆی گرفتە بەهۆی ئەوەی کە یعنی تۆ مەسەلەن یانەیەک وەکو دەرمەنی خان تاوەکو کۆتایی خولەکە نزیکەی 200 میلیۆن سەرفەکات کەچی یانەیە کە زۆر ئاسایی زۆر مەسەلەن بێباکانە بەشداری خولەکەی کردو هەر ئاکەزایی کورسێکی پڕ کردوێتەوە و هیچی تر مەسروفاتێکی زۆر کەمی لەسەر 50 بۆ 70 میلیۆنێکی دانا بۆی بەشدار بێ یانە دانەبەزێت یعنی ئەمە ناوەنێ چیت نازانم ئەمە لە دنیای تۆی پیان نەبووە کە بڵێ یانە دانابەزێت لە نایابە یان لە پلەیەکە
ئێمەش حەزەکەین یانە بمێنێتەوە ئیتر بەس قانونەکەی وایە تۆ کە بەشداری خولەکەی معقول نییە ئێمە وەکو تیپمان لێسەر ناکەوێ مەسەرەن نازانم خولەکەمە هەر چەق بەستووە بۆی کە زۆر هاندەر و بینەر یاعین لە ڕاستیە بەڕقێکی بەرامبەر تۆی پێی کورسان بە تایبەتی نایابەکەی ئەم خولە تەنها من دائمە وتومە لە ڕاستیە هەر ئەوەی ئیسفادەی یەکەم کات یاریزانەکە لانی کە مەتوانێت بژێوێکی ژیانی پێدابینکان بەڵام لەگەڵ ئەوە نیم کە یانەدا نەبەزێت ئاسایە لە یانەکە خۆمەوە ئەبێ قوبوڵ مابێ ئەمە چۆن سەرکەوتین بۆ نایاب ئەبێ قوبوڵیشی گەین کە دابەزین بۆ پلەیەک و لە یەکشەوە بۆ دوو بۆ هەر یانەیەکی تر بێ ئەم قسە بۆ هەموو یانەیەک دروستە معقول نیە تۆ هەروەکوتم یانەیەک دنیایەک مەسرف کات یانەیەکیش بە مەسروفاتێکی زۆر کەمەوە کە ڕبعێکی یانەیەک وەکو دەمەنیخا مەسرف نەکات بڵێ قەراربەی دانەبەزێت یەک دوو جۆلەی بمێنێت تاو بگرێت بڵێ هیچ یانێک ئەگەر هیچ یانەیەک دانەبەزێت خۆ کەوابێ نابێ هیچ یانەیەکیش بێتە سەرەوە ئیجا ئەمە ئەم خولانە لە پێناو چی ئاکرێتەوە تۆ دەرفەتێک نەبێ بۆەوەی کە ئەوەی کە لاوازە بێتە خوارەوە ئەوەی کە لە خولەکانی خوارەوە لە پلەکانی خوارەوە بەهێزە دەبێ ئەوانە دەرفەتیان پێ بدرێ بێنە پلەیەک و خولە نایابەکان بەشدار بن هەر بەنسبەت عفون کە ئەوەی سەرنجما بوو لەسەر مەسەرەن کۆمەڵی یەکەم معقول نییە تۆ هەروەکوتم لە حەویانە پێکاتوە هیچ یانەیەک هەر لە سەرەتای دەستپێکی خولی نایابی تۆی بێ کورسانەوە ئاماژە بۆ کراوەکەوە هیچ یانەیەک دانابەزێت لەم کۆمەڵەیە یعنی ئیتر ئەمە مەسەرەن یانە زۆر تەبیعیە ئاساییە ئەتوانێت دوو یاریزان بێنێ لە دەرەوە هەر لە ناو کورسانشان نەکەوەی پیشەگەر و مەحتەریف لە سەری حسابێت و قورسکوێ لەسەری و خاستن لە ڕووی دابینکردنی شوێن و مەکان و مەسروفات و پارێکی زیاتری ئەیتر لە یاریزانی ناوخۆ و اینجا واردەکە ئاستێکی نزمتریش پێشکەشکار لەو یاریزانەی کە ناوخۆیە عنی زۆر هەل ئەدرێ بە ئەو یانەیە کە لە کۆمەڵەی یەکەمە بەشدارە بۆ ئەوەی یعنی کەمترین مەسروفاتەکە زۆرترین یاریزانی ناوخۆش هەلی پێدرێ ئۆتوانێ بەشدار بێت تێیدا بەنسبەت سەر نەکەوتن و ئاماژە بۆ کرد لە ڕاستی حەزم نەکە قەتعەکەم یانە پێم وابێت دوویانە لە خولی پلەیەک سەرەکەوێت ئەوەی کەوتو سەر ناکەوێت پێم وایە لە خولی پلەیەکەوە دوویانە سەرەکەوێت بۆ خولی نایاب زۆر باشە کاک سەلام ئەو شەژیانەیە کە لە قۆناغی ئایندەدا سەر دەکەون و بەریەک دەکەون تا چەند ئەگەری هەیە یانەی دەربەنیخانێکێک بە لەو شەژیانەیە طبعا ئێمە لە سەرەتاوە ئیشمان لەسەرەوە کردووە کە یەکێک بین لە یانەکانی قۆناغی دووەم بەڵام ئێستا لە ڕاستیە تۆزێک قورس بووە ناڵێنی زۆر قورس بووە بەڵام تۆزێک قورس بووە چکە لە ئەنجام ئێمە هەردوو یارێکەش بینەوە کە 6 خاڵەکات ئەبێت چاوەڕێی ئەوەی کەین کە هەندرێن لانی کەم یەکسانبوونێک یعنی یەکسانبوونێت ڕوودا لە بۆ ئەوی کە ئێمە بتوانین سەرکەین بەڵام بە مەرجێک ئەم دووارە بەرینەوە ئەی تۆزێ وردەکە هەری ئەوێ بۆی سەرکەوین یانەکەمان زۆر باشە کاک سەلام بە شێوازێکی گشتی لێرە لەوێ دەوترێت کە دەستێوەردانی حیزبی بابەتی سیاسی تێکەڵ بەیانە وەرزشیەکان دەکرێت لە دەربەنیخان لەوانەی کە تۆ ئاگاداریان ئەمە ڕوویداوە هەستی پێکراوە بابەتە ئەمە خۆی بۆ خۆی لە ڕاستیە بە حقت منطقی نەکەم بڵێم هیچ یانەیەک بێ بەش نییە لە حیزبی هەموو یانەیەک بەشی خۆی بەشێکە لە حیزب بەڵام ئەوەی مهمە لە یانەی وەرشی دەربەنیخانە هەمووان ئاگاداری بارودۆخی یانەکان هەر لە سەرۆکۆتاوەکو و تەواوی ئەندامان کە ئەندامی ئیدارین هەموو ڕەنگێکی تایە و هەموو ڕەنگەکان بە خۆشحاڵیەوە لە ناویانە قسەیان نەخوات پرس و ڕاوێژیان پێکرێت یعنی هیچ جیاوازێ نەکراوە ئەمە شینە ئەمە سەوزە ئەمە زەردە هیچ لەسەرەوانە هیچ کێشە و گرفتێ دروست نەبووە لە ڕاستیان لەسەر حیزب زۆر باشە باز لا بوونی گرفت لە یانەی نەورۆزیش دەکرێت ئەم گرفتانە بەکوێ گەشتن چارەسەر کراون وڵی لە یانی نەورۆز تەعان ئەگەر خۆیانەیە گرفتی نەبێت ئەمە ئەنجامانە کە ئەوە بە لێشاو و ئەنجام و لە دەستدانی خاڵ و شکست و یەکسانبوون ئەمە خۆی لە خۆیان نیشانەی گرفتە بەڵامی تر هیوادارم گرفتەکە فەنی بێت زۆر باشە هەر لەسەر هەمان پرسیاری کاکدانیار کە پێشتر کردی ئێستا قسەیەک هەیە لە نێوان یانەکانە کە دەکرێت لەسەریان دەڵێن تەنانەت یاریکڕین یاریزان کڕین بە جۆرە لە جۆرەکان دەستکاریکردنی ئەنجام لە ڕێگەی کڕینی یاریزان و یانەکانەوە ئەمە تا چۆنە ڕاستە کاک سەلام ئەمە تا چۆن دەئەکرێت و ئەگەر ئەکرێ ئەمە تا چۆنە مەترسیە لەسەر تۆپی پێ لە کوردستانە
لە ڕاستیا ئەمە خۆیەکێکە لەو کێشە گرفتانەی کە زۆر جار کە ڕۆژنامەنووسان باسی لەسەرەکەن بەڵام هیچ بەڵگەیەکی ڕسمی لە بەردەسانیە ناشتوانانی تۆ لە خۆتەوە نە یاریزان نە ڕاهێنەر نەیانە ناتوانانی هیچیانەیە ڕەنگە تەلاعوب بکرێ بەڵام ناتوانانی بە ڕسمی بیسەلمێنی ئەمە خۆی ئەمە بینی لە ئەوروپا مەسەلەن دوای 10 ساڵ اینجا بەسەر یۆڤانتوسا دوای کالچۆپۆلی ڕوویدا بینیمان ساغیەوە بەسەریا خۆ تۆ ئەو بەو هەموو تەکنۆلۆژیا و پێشکەوتن و چاونەترسیەوە کە دوای 10 ساڵ مەسەن ئیتیحادێکی وەرشی بڕیاری داوە تۆ بێ ئەتەوێت لە کورسانە بەچی بیسەلمێنی مەسەن بڵێم ئەم فڵان یاریزان یاری فرۆشتووە ناتوانانی نە تۆمەت بە یاریزان بەخشی نە بە ڕاهێنەر نە بە یانە. زۆر باشە کاک سەلام، زۆرێک لە هاندەرانتان ئەمە قسەی منی هاندەرەکانتان وا دەڵێن کە یانەکەتان لە ڕووی داراییەوە لە ئاستێکی زۆر باشدایەوە بەڵام بە بەراورد بۆ تێچووە ئەنجامەکانیان بە دڵنیەمە هۆکار چییە بۆچی دەگەڕێتەوە؟ الحەمدوللا ئێستا یانە هەموویانەیە خوازیارەکە لە ڕاستیا لە دەنگ و چەڵەمەی نەبوونی دارایی نەجاتی بێت بۆ ئەوی دەربازی بێت لە حەزەکات هەموو یانەیەک باری دارایەکەی لە قما بێت لە ڕاستیا بەڵام نەبوونی ئەنجام تۆ ئێستا بۆ نمونەیانەی پاریس سەن ژێرمان کە ملیارێرە خاوەنەکەی ئەگەر بە پارە وایە ئەتوانی چامپیۆنز لیگ بکرێت لە ڕاستیا بەڵام هەموو کات پارە ڕزگارکردنیە بۆ بەدەستهێنانی ئەنجام پارە ڕزگارکردنیە مەسەڵەن بۆ بردنەوە پارە ڕزگارکردنیە بۆی کە لە شکست لابا بەڵام ئەتوانی هەنگاوی باش بنیت بۆ ئەوەی کە یانەیەکی تۆقێنەر و یانەیەکی مڕەشەحبی بۆ ئەوی هیلانی کەم یانێبی لە قۆراغی داهاتوو. زۆر باشە کاک سەلام، دەست لە کارکێشانەوەی سەرۆکی یەکێتی تۆپی پێی کوردستان کاریگەری هەبوو لەسەر ڕەوتی خولەکان و بەڕێوەچوونیان و هەروەها یا با بڵێن ئەو با قسە و باسانەی کە لە ماوەی ئەم دوو مانگەی ڕابردوودا لەسەر یەکێتی تۆپی پێی کوردستان هەموو ئەندامەکانیان کرا، ئایا ئەمە هیچ کاریگەریکی هەبووە لەسەر بەگشتی وەرزش تۆپی پێ لە کوردستانە؟ لە ڕاستیا خۆی ئێمە احترامێکی زۆر بۆ بەڕێز کاک سەفینکانە بیەگەین کە بەردەوام هیلاک بۆ لە مۆنشا ڕێز لە مانووبوو نەگرین لە سکرتێر و کاکسەلامی سکرتێر و سێ ئەندامی تریان ئەگەر ئیتیحاد بڵێم عەفوو ئەگەر هەڵە نەبم ئێمە ڕێز لە ماندووبوونیان نەگرین خزمەتێکی لانی کەمیس نەبێ خزمەتێکی گەورەی تۆپی پێی کورسانیان کردووە کە ئەگەر ئیسیفادەی وەرشەکەشمان لێ نەکرد بێ بەلای کەمەوە چەندەها عائیلە و چەندەها یاریزان توانیوێتی بژێوی ژیانی لەسەر تۆپی پێ دابین بکات ئەمە خۆی بۆ خۆی شانازێکە بۆ بەڕێز سەفینکانەبی بەنسبەت ئەوەیشی کە لە ماوەی ڕابردووە دەنگۆی خاستن دروستبوونی ئەم فێرگەکان ئەو دەنگۆیی کە لەسەر فێرگەکان بڵاو بێەوە احتیمالی هەیە تەسیراتی ئەوەشی لەسەر بێ کە باشی زانیوە لەم کاتەیە دەست لە کار پێشێتەوە. کاک سەلام، یاری داهاتووتان لەگەڵ یانەی ئاراراتە لە ئامادەکاریتان کردو بۆ ئەو یاریە وەروەها سێ خاڵی ئەوان گرنگە بۆ ئەوی کە ئێوە بەرچاوڕوون بن بۆی کە یاریەکە ئەنجام بدەن؟ بەڵێ ئێمە سەرجەم ئامادەکاریەکان لە جیخۆیەتی ڕۆژانە مەشخوڕایانە نەکرێت هیچ کێشە و مەشاکیلێکمان نیە تەنها احتیمالیەک یاریزانمان بۆی پێکان و یاری نەکات ئەگینا سەرجەم یاریزانەکان ئامادەن و بەشدارن و دوای ئەو بردنەوەی کە لە یانەی دوهۆک سێ خاڵمان بەدەستێ ناوبردوانەوە بە ئەنجامی 2-0 ئەمە ڕۆحێتێک و معناتێکی زۆری بە یاریزانەکان و ستافی هونەری و ئیداری و سەرۆکی یانش بەخشیوە بۆی بتوانین لانی کەم ئیلا ئەبێ بردنەوە بەدەستبێنین ئەمە نەکەوەی بەزەخت بێ لەسەر یاریزان بەڵام مادەم دوورین لە هاندەر و تەسیراتی هاندەرەوە بێگومان ئێمە بۆ سێ خاڵی یاریەکە دەجەنگین ئەوەی لە توانا و تاقە یاریزانە هەبێت لەگەڵ ستافی هونەریە پشت بەخوا ئامانجمان سێ خاڵی یاریەکەی لە یاریگایڕەوە. زۆر باش کاک سەلامەک و ڕاگەندکارێکی وەرزشی دەمەوێت بزانم لەسەر پێگەیاندنی ئێستای یاریزان و ئایا هیچ هاندانێک هەیە بۆ پێگەیاندنی یاریزانی لاو کە ئێستا لە هەندێک شوێن ئەتوانم بڵێم هەندێک پەیمانگا کراوەتەوە یا هەندێک ناوەندی تایبەتەن بۆ پێگەیاندن هاندان هەیە بۆی کە ئەم یاریزانانە کە ئێستا پێیەگەن تموحیان بخرێتە بەردەم هەم لە ڕووی ئەوەی کە سبێنی بژێوی ژیانیان لە وەرزش بتوانن پەیدا بکەن بە ڕاشکاوانەوە هەم لەوەی کە ئاسوودە من لە ناو یانەکانی هەرێمی کوردستانە بتوانن درێژە بە یاری و بە پێگەیانی زیاتری خۆیان بدەن. بەنسبەت پێگەیانی یاریزانەوە کە ئەبێت ئەمە لە هەموو دنیاوایە بە تەدریجی لە 6 ساڵ مەسەلەن لانی کەم 7 ساڵ و ساڵێتە ئەبێت تۆ لە فێرگەوە بێت لە ئەکادیمیایەکەوە لە قوتابخانەیەکەوە دەست پێ بکەیت ناکرێت تۆ لە 7 ساڵی و 8 ساڵیا دەست بە یاریکردن بکەیت و بتەوێت یاریزانێکی
نوخبەش لێ دەرچێت لە ڕاستی ئەمە شتیوا زۆر ناڕەحاتە زۆر ئەستەمە ئەوی ئەمە ئێستا یاریزانمانەیە زۆر لاو چەند یاریزانێکی لاو لە کە خەڵکی شارەکەن ئەلحەمدولیلا مستەوایەکی بەرز پێشکەشەکەن بەڵام هێشتا ماویانە ئەکرێت لە 1-2 ساڵی ئایندا بە تەواوی ئیسفادەی لێ بکرێ و بە سەرەکی یاریان پێ بکرێت لە ئەنێ وەرشی دەبەنی خانە ئەمەش هەڵبەتە ئەم یاریزانە گەل لە فێرگەوە دەستی پێ نەکردایە قەناعەتم وابوو کە زۆر ئەستم مستەوا و ئاستەی ئێستەی کە لە مەسەنیانەکانە پێشکەشەکەن اینجا کێشە ئێمە کاک لە ڕاستیان نەبوونی ئیلتیزامات کە یاریزان زۆر کەم تەرخەمەتیایدا یعنی بە کوردی ڕۆشنبیری یاریزان زۆر نزمە لە کوردستانە یاریزان یعنی تۆ تەماشاکە یاریزانێکی وەکو کوردستان ڕۆناڵدۆ تا ئێستاوە نزیکی باش 36 ساڵە بێتەوە لە گۆڵکردن بەردەوامە لە ئاستی بەرز و سەرنجڕاکێش بەردەوامە باوەڕکە جیاوازەکە تەنها ئیلتیزاماتی خواردن و خەو و مەشقکردنە بەڵام لای ئێمە بەداخەوە یاریزان سێ شەوە خەوێت یاریزان مەسەلەن تا درنگانێکی شەو بە مۆبایل و خەت و ئەنتەرنێتەوە مەشغوڵ بێت دڵنیا بە داهات لە 20 ساڵی پوکێتەوە ئەتەوێت چی لێ دەرچێت ئەتەوێت یاریزانێکی باش لێ دەچێت مستحیلە شتی واقعەت ڕوو نادات کە تۆ ئیلتیزاماتی بەڵام قێنە ئایا تمو حەخرێتە بەری کاکسەلام ڕاستە خۆی ڕەنگە پابەند نەبێ یا ناوەندەکە پابەندی نەکا بەڵام تمو حەخرێتە بەردەمی ئەی طبعاً کە تۆ یاریزانێک ئەندام پەرلەمانێک مانگێک 3 ملیۆن وەرناگرێت یاریزانەیە لە 3 بۆ 4 ملیۆن وەرەگرێت ئیتر لەمە تموح زیاتر چی بێت لە خولێکی وەکو کوردستانە هەر ئەمەی لێ چاوەڕانێکی لە ڕاستیەوە نیە زۆر باشە کاک سەلام سەبارەت بە هاندەران لە دەربەنی خان هاوڵاتیان هاندەرانتان تا چەند ڕۆحێتی وەرزشیان تێدایە هاوشێوەی قەزای سێ سادق هاندەرەکانتان بەو شێوازە زۆرە لە یاریگەکاندا ئامادەیان دەبێت الحەمدوللا لە ڕاستی هاندەریانەی وەرشی دەربەنی خان هاندەرە دائیمە من وتومە یانە یعنی هاندەر یعنی باوەڕکە کە زۆر جار ئەوەی وتومە لە مستەوای یانابێت هیچ کەسێ لایانە گەورەتر نییە بەڵام لە مستەوای یانە هاندەرە لە ئەمە خۆی بۆ خۆی شانازی ئەمە بە هاندەرانەوەیکەین تۆی پێ ئەو فترەی کە نزیکی چەند یارێک لە یاریەکانی مەرحەلەی یەکەم بێ هاندەر بەڕێوە چوو کارگەشتەوەی کە تا کۆنتترۆل نەکرا عنی هاندەر هەر ئەهاتە نێو یاریگا لە ڕاستی ئێمە زەرمەندی یەکەمە بین لەم حاڵەتانەیە چونکە خاوەنی هەروەکوتم زیاد لە 3 بۆ 5,000 هاندەرە بین لە یاریگاکەیە نەبوونی هاندەر لە یاریگادا ڕۆحێت نییە تام و چێژ نادا بە ینی تۆ بۆ هاندەر یاریەکەیت ئەتەوێت 22 یاریزان چی چێژێ بەخشێ کە بەخۆیان لە ناو کۆمەڵی ستافی فەنی و ئیداریە وانە ینی هاندەر سوات بخۆیمە خاوەنی کۆمەڵێک هاندەر کە بە شانازیەوە لە هەموو شوێنە گەڕێنە هاندەرمان هاندەرێکی ڕۆشنبیرە هاندەرێکە دۆڕان قبولەکات تەنها تۆزە گرژی لە یاری پێشمەرگەی هەولێر و یانەی وەرشی لە بەنیخانە ئایڵێم بە ڕاشکاوی ئێڵێم کە ئێمەش غەدرێکی زۆر زەخمان لێکرا بۆیە کە هاندران تەقبولی ئەو غەدرە نەکرا ئاینا بە یاریزانێکی یانەی پێشمەرگەی هەولێر نەتراوەری چاوە کلیپەوەیە ئەوە حقەتە هەموو یاریزانانی کاپتن سەمیر بابۆ و تای پێشمەرگەی هەولێر ئەزان کە هیچ لارێکمانە بۆ پیرۆزبایشمان لێکون کەسێ خاڵان لێسەندوین زۆر باش کاک سەلام لەگەڵیشیدا لەگەڵەوەی کە باسە کرد هۆشیاری بۆ هاندەران زۆر گرنگە ئێوە کار لەسەرەوە دەکەن کە هۆشیاری وەکو ڕۆشنبیریکیان پێ ببەخشن تاوەکو پشێوی لە نێو یاریەکاندا دروست نەبێت ئەی طبعاً کە ئێمە مەسەلەن شەوێک لانی کەم 4 سەعات پێش دەستپێکی یاریەکان خاستن ئەو یاریانەی کە لە یاریگای خۆمانی هەرچەندە کە ئێسش هەر مەمنوع کراوە بەڵام هاندەر لە ڕاستیە هەریەت ناتوانانی بە هاندەر بڵێ مەسەن لە دەرەوەی یاریگاگە سەیری یاری مەکە و پشگیریانەکە مەکە ئێمە بەو هاندەرەوە جوانین پۆستەکرێت لەسەری کەوا بە شێوازێکی مەسەن تەندروست خاستن بەوەی ئەم نەخۆشیە کوشندەوە ڤایرۆسەوە بە شێوازێکی تەندروستتر لە ڕووی هاندانەوە کە پشگیریانەکە بن بەڕاستی ئەمە یانە هەبووە سێ خاڵی بردوێتەوە و هیچ لارێکشمان نەبووە و چەپڵە ڕێزانی تیبی بەرامبەریشمان کردووە ئەمە حقەتە بەڵام کە غەدریش لێ بگرێ ناتوانانی تۆ 5,000 هاندەر کۆنتڕۆڵکەی لە ڕاستیە زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز کاک سەلام عەلی ڕاگەیاند کاریانی وەرزشی دەربەنی خان سپاس کە میوانی بەرنامەکەمان بووین بەڵازدان و خۆشەویستان بڕگە بابەتەکانی پەیامی ڕۆژێم ڕۆژمان پێشکەشکردن بۆ هیوایی کە بەدڵتان بوو بێت سووتان لێوەرگرت بێت لە بەرەوەی کار ڕۆژانەیەمە لێرە ئەو بابەتانە هەوڵ دەدەین ئەو بابەتانە بخێنە ڕووە پێشکەشیەوەی بکەین بابەتی ڕۆژ پەیوەستبن بە ڕۆژگار و بە ئەمڕۆ چۆن لە گرفتە کۆمەڵایەتەکان بابەتە تەندروستیەکان یاخۆت بابەتە ئاینی و کۆمەڵایەتەکان بێت سپاس بۆی کە تا ئەم ساتەش میوانمانە بوون تا سبەینە پێتان دەگەینەوە بەخوای گەورە مێرەبانتان دەسپێرین ماڵتانەوە بەخوای گەورەتان دەسپێرین خواتانەگەر